عليكم وكاتتان باش برزان خوشحاڵین لە دیدارێکی تر لە شەوانی شەمە لە چاڵەچێک لە چاڵەچەکانی ئەکادمیای مێگامایند پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە. وەک دەزانن ئەکادمیای مێگامایند پلەس لە سێ تەوەر چاڵەچەکانی چڕ کردوێتەوە، کاوانیش پەروەردە، ڕاهێنان، ڕاوێژکاری. جگە لەو چاڵاکی هەفتانەیە کە شەوانی شەممەیە چەند بەرهەمێکی تری هەیە کە ئەو کتێبانن کە پێشتر لایەن ئەکادمیاوە کاریان لەسەر کراوە یان وەرجێڕان یان نووسین و بڵاو کراونەتەوە. ئەو سێ کۆتاییان دەخوارەوە بە سوپاسەوە لەلایەن دەستگای فام بۆ چاپ و بڵاوکردنەوە بڵاو کراونەتەوە. کتێبی تریش لە ئایندە لە بەرنامەدا ئینشاڵڵا. بۆ دەستکەوتنی بەرهەمەکانیش لە کتێبخانەی تەفسیر و کتێبخانەکانی تری شارەکان هەن. جگە لەوە فەرهەنگێکی ئەلکترۆنیمان هەیە کە ئەویش بە خۆڕاییە، فەرهەنگی زار کە بۆ هەردوو سیستەمی ئەندرۆید و iOS کار دەکا بە شێوەی ئۆنلاینە، ئینگلیزی کوردیە لە ئێستادا، بەڵام لە زمانی دایکەوە وەرگیراوە، ینی ئەتیماد لەسەر لۆنگمان قاموسی لۆنگمانی بەناوبانگ کراوە بە دەرەجەیەک و تیمێکی شارەزا کاریان تێدا کردو و بەردەوامیش کاری تێدا دەکرێن. وەکو گوتمان بە خۆڕاییە و بە خۆڕاییش دەمێنێتەوە بە شێوەی ئۆنلاین. ئێوەی بەڕێزش دەتوانن هەم سوودی لێ ببینن هەم سوود بگەێنن بەوەی کە دوو بەشی تێدا، بەشی فیدباکی تێدا، ئەگەر وشەیەک لای تۆ وازەح نەبوو ڕاست نەبوو دەتوانی ڕاستی بکەیەوە بۆمان بنێری بە فیدباک، یان ئەگەر وشەیەک نەبوو لەوێدا دەکرێت وشەشمان بۆ پێشنیار بکەین هەر بە دوو ئایکۆنی زۆر بەسیتی تێدا زیادکردنی وشە و ناردنی فیدباک بۆەوەی دەوڵەمەند بێت. ئەکادمیای مێگامایند پلەس لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە باوڵێت سەکۆیەکان گروپ و پیجی تایبەت بەخۆی هەیە، وێبسایتی تایبەتی خۆی هەیە کە ئێستا دێتە سەر شاشە. هەمووی لەسەرەوە ئەوە وێبسایتەکەیە mmp.ac. دوای ئەوە ماوەسە شەماڵ هەندێک دەڵێن دەنگ نییە، لای من دەنگ وازەحە، بەس ئەگەر نامەیەک بنووسە بزان ئەوانی چێشەی دەنجانێت. لە تۆڕ کۆمەڵایەتی فەیسبوک هەم گروپ و هەم پیج هەیە. لە چەناڵی یوتیوبی خۆمان هەموو بەرهەمەکانی پێشوش دانراوەتەوە بە خۆڕایی بەردەستە. لە ڤایبەر و وەتسەپ و تێلێگرامیش گروپی تایبەتی گشتی هەن بۆ ئەوەی ئاگادار بن لە کار و چاڵەچەکان ئەوانەی لە ئایندەدا دەکرێن. بەسکانکردنی ئەو QRF کۆدە دەتوانن داخلی ئەو گروپانە بن. هەروە ئیمێڵی تایبەت بۆ پرسیار و وەڵام ئەگەر هەبێ info@mmp.ac. ڕقم تەلەفۆنی شەو ڕقم تەلەفۆنە و کەشتەکانی لەسەر ڤایبەر و وەتسەپ و تێلێگرامەوەی لەسەر لە کاتی پێویست ئەگەر کەسێک ویستی پەیوەندی بکە. ئەو بەڕێزانی کێشەی دەنجیان هەیە تکایە کلیک لەسەر ئایکۆنی وایفای یان سێلیلەر بکە کە جوین دەکەی بۆی دەنگەکە لەلاتان کێشەی نەمێن. نامەوێت کاتی بەڕێستان زۆر ببین، زیاتر گرنگی دەدەن بە بابەتی ئەمڕۆ کە ئەگەر لەبیرتان بێ لە پۆستەکەش نووسی بوومان کە ئەوە وێبیناری 94مینە کە ئەکادمیا پێی هەڵستاوە. ئەوانی تریش هەر 93یەکەی پێشوو هەموو بە تۆمارکراوی لە چەناڵی یوتیوب بەردەستە، بە خۆڕایی دەتوانن ئەکسسی بکەن ئەوەی کە ئەگەر ویستی زانیاری زیاتری هەبێت لەسەر ئەو بابەتانەی کە پێشتر ئاماژەیان پێکراوە یان پێشتر قسەیان لەسەر کراوە. بۆ ئەم شەو بابەتێکی گرنگ و کەسایەتێکی چالاک و دیار لە کۆمەڵگەی کوردیمان داوەت کردووە. بەڕێز پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر ئازاد عەلی ئیسماعیل داوەتمان کردو، هەرچەندە بۆ خۆی زۆر حەزینا و لەقەب و شتیوانی وەک لە پۆستەرەکە دیارە لەسەر داوای خۆی هیچ لەقەب و شتێکمان نەنووسی، بەڵام ئەوە وەکو دەڵێ دەمێنێتەوە ئەو ڕیکۆردە.
ساڵی 1960 لە هەولێر لەدایک بووە. بەکالۆریوسی لە دەروونزانی لە زانکۆی بەغدا لە ساڵی 1989 بەدەستهێناوە. ماستەری لە پەروەردە لە ڕێنمایی لە وڵاتی مالیزیا لە ساڵی 1997 بەدەستهێناوە. دوایەوە پلەی دکتۆراشی هەر لە دەروونزانی لە مالیزیا لە 2004 بەدەستهێناوە. لە ئێستادا پلەی زانستی پرۆفسۆری یاریدەدەرە لە زانکۆی کۆیەیە. کۆمەڵێک کتێب و وتار و توێژینەوەی زانستی بە هەر سێ زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی بڵاو کردێتەوە. هەروەها ژمارەیەکی زۆریش خولی ڕاهێنانی کردوتەوە بۆ ڕێکخراوە خۆماڵی و بیانیەکان هەم لە دەرەوە هەم لە ناوەوەی هەرێمی کوردستان. وەکو کەسایەتیش زۆر چالاکە لە سۆشیال میدیا لە پێیجی تایبەتی خۆی بە تایبەتی ئەو بابەتانەی کە بڵاوی دەکاتەوە بەڕاستی سوودێکی زۆری هەیە. هیوادارین هەم تەندروست و هەم تەمەندرێژ و بەردەوام بێ لەسەر ئەو کارانەی کە دەیکا لەسەر ئەو وتار و نووسینانەی کە بەردەوام بڵاویان دەکاتەوە. لە زانکۆی کۆیش مامۆستایە وەکو گوتمان بەشاهدی هەم هاوپیشەکانی هەم کاریانی پێشووی سوودێکی زۆر زۆریان لە تواناکانی بینیوە. ئێمە خۆمان بە خوشحاڵ دەزانین کە ئەمڕۆ لە خزمەتیدا دەبین و سودمەند دەبین لە قسەکانی. ئەو بابەتەی هەرڵشی بژاردووە بابەتێکی زۆر گرنگە هەم بۆ با بڵێن بەشداربووان بە شێوەیەکی گشتی هەم بۆ مرۆڤ بە گشتی و هەم بۆ مامۆستایان و بۆ قوتابیانیش بەڕاستی. بەڕێزان لای ئێمە دەنگەکە هیچ کێشەی نییە. ئەگەر کەسێک کێشەی دەنجی هەیە دەتوانێت دەربچێت لە زوومەکە و دوایی بێتەوە. بەڵام کە هاتیەوە لەسەر ئایکۆنی مایکەکە با بڵێن کلیک بکە و دوای ئەوە وایفای ئۆر سێلولە دەیتا هەڵبژێرە کێشەی دەنگت نامێنێت. وێبینارەکانی ئێمە 90 خولەکە نیوەی کاتەکە بۆ کەسی پێشکەشکار تەرخان دەکەین قسەکانی خۆی بخاتە ڕوو. دوای نیوەی تر بۆ سەرنج و پرسیار و وەڵامی بەشداربووانە. بەشداربووان دەتوانن بە سێ شێوە پرسیار و سەرنجەکانیان بخەنە ڕوو. لێرە لە چات بۆکس دەتوانن بینووسن بنووسین یان لە کۆتایی قسەکانی کاگدیتۆر دەتوانین دەستیان بەرزکەنەوە بۆ ئەوەی ئێمە ڕێگەیان پێ بدەین ماکەکەیان بکەنەوە بۆ خۆیان پرسیارەکە بکەن. یان لە هەمان کاتدا ئەو وێبینارە تۆمار دەکرێ و لە فەیسبووکی ئەکادمیاش ڕاستەوخۆ بە زندی دەگوازرێتەوە. دەتوانن ئەگەر کەسێک ئاگادار نەبووە نەیتوانیەوە لەبەرەر ئەو کارێک لە زووم لەگەڵمان بێ بە کۆمنت لە بن زندیەکە یان ڕاستەوخۆیەکە بینوسن. ئێمە دوای پرسیارەکان دەگوازینەوە ئاراستەی کاک دکتۆریان دەکەین. کاک دکتۆر ئازاد بەخێر بێ. لای من ساعت 9:08 دقەیە. ئەگەر لای خۆشت کاتەکە بگریەوە نزیکەی 45 دقە پلس ماینەس هەندێک دقە کێشە نابێ. دوای ئەوە دەرگای بەشداربووان دەکەینەوە بۆ ئەوی سەرنجی تێبینیەکانیان بێت. دووبارە زۆر سپاس بۆ ئامادەیت لەگەڵمان. سپاس بۆ قبولکردنی داوەتەکەشمان کاک دکتۆر ئازاد فەرمووی. سپاس بۆ ئێوە. دەنگەکەت وازەحە. ئەگەر سلایدەکانیشت شێر بکەی زۆر باش. زۆر باشە. ئەوە شاشەکەت هەمووی دیارە گەر بچێ سەر پاوەرپۆینتەکە کاک دکتۆر. زۆر باشە. دەتوانێت بیکەیە فڵ سکرینیش. زۆر باشە. فەرموو کاک دکتۆر. بەڕێزان ئێوەرەتان باش. سەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاه الله. پێخۆشحاڵم کە لەو دەرفەتە لەگەڵ بەڕێزتان باسی بابەتێک دەکەین کە یەک لە بابەتە خۆشەویستەکانە لای من، یعنی لەو بابەتانەیە کە لە بواری دەروونزانی حەزم لێتی وە پێشم وایە کاک دکتۆر هیمدادیش فەرمووی یەک لە بابەتە گرنگەکانە بۆ ژیانی ڕۆژانەی هەر تاچێک کە لەگەڵ خەڵکی تێکەڵاو دەبی و لەگەڵ کەساتی تر کار دەکات. ئێوە دەزانن مرۆڤ بە تەنیا نیە لە ناو کۆمەلگایەکە. جا ناسین و زانینی کەسایەتی ئەو خەڵکێک کە ئێمە مامەڵەیان لەگەڵ دەکەین زۆر گرنگە بەڕاستی.
بۆ ژیانی ڕۆژانەمان جاوەی کە من ینی ئیمڕۆ باسی دەکەم لەماوەی ئەو 45 خولەکەی کە هەمەوە هیوادارم بتوانم ئەو خاڵانەی لە سلایدەکاندا هەن بتوانم باسییان بکەم. کورتەیەک باسی زۆر بە کورتی باسی باگراوندی زمانەوانیەکەی کەسایەتی دەکەین، پاشانیش بە کورتی پێناسەیەک دەخەینە ڕوو. اینجا دەینە سەر ئەو بوارانەی کە با بڵێن بە شێوازێکی گشتی لە کەسایەتیدا بواری زەق و گرنگن بە خێرایی باسییان دەکەین. اینجا دەچینە سەر کڕۆکی بابەتەکەمان کە قسە لەسەر بیردۆزی 5 فاکتەری کەسایەتی دەکەین. هەوڵ دەدەم زیاترین بەشی وەبینارەکە بۆ تەرخام بکەم و لە کۆتاییش باسیەوە دەکەین کە ئەو با بڵێن جێبەجێکردنی یاخود ئەپلیکیشنی ئەو 5 فاکتەرە لە ژیانی ڕۆژانەمان بە تایبەتی لە دوو بواری گرنگ، بواری پیشە و بواری هاوسەرگیری چ کاریگەریەکی هەیە. هەوڵ دەدەم بە خێرا باسی ئەو خاڵانە بکەم و هیوادارم بتوانم لەو ماوەیە کە هەیە باسییان بکەم. بەڵام ئەگەر هەندێک شتیش بە خێرایی باسم کرد دەکرێت بەڕێستان لە ڕێگای پرسیارەکان داوای ڕوونکردنەوەی زیاتر بکەن ئەگەر ڕوونکردنەوەکان وەک پێویست نەبوون. جا بەڕێزان لە ڕووە زمانەوانیەکەوە ئێمە دەزانین کێشەیەکمان هەیە بەڕاستی کاتێک کە باسی زاراوە دەرونیەکان دەکەین لە زمانی کوردی، چونکە ئێوە دەزانن ئەو زانستە ئەو پسپۆریە بە پلەی یەکەم پسپۆریەکی با بڵێن ئەو وڵاتانەیە کە بە ئینگلیزی قسان دەکەن لەبەرەوەی زۆربەی ئەو زاراوانەی کە بەکاریان دێنن بە ئینگلیزیە. ئێمەمانانیش شتەکان کە وەردەجێڕین هەندێک جار ڕاستەوخۆ لە دەقە ئینگلیزیەکان وەری دەجێڕن و هەندێک جاریش یاخود با بڵێن زۆربەی جاریش لە ڕاستیدا بە تایبەتی لە ڕابردوودا ئێمە لە سەرچاوە عەرەبیەکانمان وەردەجێڕا کە ئەوانیش لە سەرچاوە ئینگلیزیەکان وەریجێڕابوو. لەبەرەوەیە ئێستا بە کورتی لە هەر سێ ڕۆوە باس دەکەین. طبعاً کەسایەتی با بڵێن تەرجمەی وشەی شخصیە لە زمانی عەرەبی. وشەی شخصیەش لە زمانی عەرەبی لە ڕاستیدا با بڵێن مێژوێکی زۆر کۆنی نییە، چونکە با بڵێن ڕەجی وشەکە کە لە وشەی شەخەسە هاتیە پەیوەندی بە کەسەوە نییە، یعنی پەیوەندی بە کەسایەتیەوە نییە. لە زمانی عەرەبی با بڵێن کاتی خۆی کە دەیانگوت شەخەسە نەجمو واتە ئەستێرەکە بە دیار کەوت، لەبەرەوەی وەکو کردار کە ئەسلی وشەی یاخود زاراوی شخصیە لە شەخەسە هاتیە بە مانای بە دیارکەوتن دێت. یاخود لە قورئانی پیرۆز کە وشەی شاخیصەتەن ئەبصارهم هاتیە یان تەشخەص و ئەبصارهم بە مانای ئەوەیە کە زۆرێک لە چاو ئەبلەق بوون کە عادەتەن واتە کەمێک دەرچوونی چاو لە ئاسی خۆی کە بەرز دەبێتەوە و کەسەکە چاوی ناتوچێنی چاوی بە تەواوی دەکاتەوە. لەبەرەوەیە ڕەگ و ڕیشەی وشەکە با بڵێن وشە عەرەبیەکە لە ڕووی شەخصیەوە لە ڕاستی بەمانەی بە دەرکەوتن دێت، یاخود هەندێک جاریش دەڵێن ئەو کاتێک کە تۆ لە دوورەوە کەسێک دەبینی ڕەشاتێک دەبینی ئەوە ناویان لێنە با بڵێن شەخصیە بە زمانی عەرەبی. لە زمانی ئینگلیزیش لە ڕاستیدا کە وشەی پرسناڵیتی بەکار هاتووە. پرسناڵیتیش ڕەگ و ڕیشەی دەگەڕێتەوە سەر وشەیەکی یۆنانی کۆن کە پێدەڵێن پرسۆنا ئەو هەروەک لە سلایدەکە دەبینێن ئەو ماسکەیە یاخود ئەو قیناعەیە کە کاتی خۆی ئەکتەرەکانی سەرشانۆی یۆنانی لەسەر ڕوو دەم و چاوی ڕوخساری خۆیان دایاندەنا و ئامانجیش لەو قیناعە با بڵێن دوو ئامانجی سەرەکی هەبوو یاخود دوو ئامانجی پێچەوانەی یەکی هەبوو. یەکەمیان شاردنەوەی ناسنامەی ڕاستەقینەی خودی ئەکتەرەکە کە چێە وە لە هەمان کاتیشدا پیشاندانی
ئەو وێنەیە یاخود ئەو ئاکتەرەی کە یاخود ئەو ئاکتەی ئەو ڕۆڵەی کە کەسەکە دەیبینێت بە تایبەتی لەوەی کە ڕۆڵێکی کۆمیدیە یاخود تراجیدیە، خۆشی هێنەرە یاخود غەم هێنەرە یاخود کەواتە وشەی پرسناڵیتی کە دەگەڕێتەوە سەر ئەسلی وشەی پێرسۆناش ئەگەر با بڵین پەیوەندیەک لە نێوان پرسناڵیتی و پێرسۆنا ببینەوە بدۆزینەوە ئەوەیە کە پێدەچی پرسناڵیتی کاتێک کە بەکار هاتووە بەو مانەوە هاتووە کە ئەو شتێک کە تۆ پیشانی دەدەی مەرج نییە لە ناوەوە هەمان شتەوە هەبێت، ئەمان شت هەمانە هەست هەمان کەرەکتەر هەبێت، بەڵام ئەو کەرەکتەرێک کە تۆ پیشانی خەڵکی دەدەی کەواتە پرسناڵیتی هەروەک گوتمان لە زمانە عەربیەکە بەمانەیە بەدیارکەوتنە یاخود پیشاندانە، ئەوەش وا پێدەچی لەو ڕۆوە لێک نزیک بن. ئەو کەسە زاراوەی کەساتی کە لەمە لە کوردیش بەکاری دەینین لەو شەی کەساتیە هەروەک لای جەنابتان معلومە، وەک کەسایەتیش یاخود کەسیەتی وەتی دەگەم مەسعود محەممەد پێشنیاری کەسیەتی دەکات ئەگەر هەڵە نەبم، بەڵام بەهەرحاڵ کەسایەتی و کەسیەتی تا ڕادەشی زۆر شوێنی خۆی گرتەوە لە فەرهەنگی دەروونزانی کوردی و لە بەرامبەر با بڵین شخصی عەرەبی و پرسناڵیتی ئینگلیزی بەکاردێن. ئەوە سەبارەت بە ڕەگ و ڕیشەی زمانەوانی ئەو زاراوەیە کە ئیشی لەگەڵ دەکەین. بەڕێزانۆک و پێناسەیەک ئێوە دەزانن ئێمە لە دەروونزانی بەشێکی زۆر بەتایبەتی شتێکە ڕەفتار نەبێت، بەشێکی زۆر لەو زاراوانەی کە مامەڵەیان لەگەڵ دەکەین زیاتر زاراوای گریمانین، واتە شتێکی مادی بەرجەستە نین کە بە ئاسانی بتوانین پێناسەیان بکەین. لەبەرەوەی هەر چەمچێکی دەرونی ببینی توێژینەوەی لەسەر بکەی لەسەری بخوێنیەوە تێبینیەوە دەکەی کە ژمارەی زۆر پێناسەی بۆ کراوە، هەندێک جاریش پێناسەکان زۆر لێک دوورن و هۆکاری جیاوازی پێناسەکانیش بۆ کۆمەڵێک فاکتەر دەگەڕێتەوە، هەندێکیان مێتۆدینە، هەندێکیان دەکرێت ئایدۆلۆژی و پەیوەندیان بە جیهان بینی خودی توێژەرەکە هەبی کە پێناسە دەکات، بەڵام ئەو پێناسێک کە من دامناوە هەوڵدەم بە خێرایی باسی بکەم کاویش کەسایەتی بریتە لە کۆمەڵێک خاصیت و میکانیزمی دەرونی ڕێکخراو لە ناخی مرۆڤ کە تا ڕادەیەک جێگیرە و هەروەها کاریگەری هەیە لەسەر چۆنیەتی مامەڵەکردنی کەسەکە و خۆگونجاندنی لەگەڵ ژینگەی کۆمەڵایەتی و ژینگەی مادی و ژینگەی ناخی خۆیەوە. بە کورتی ئەوە یەک لەو پێناسانەیە کە من پێم وایە پێناسەیەکی گونجاوە کە لێک لە سەرچاوە بناوبانگەکانی پرسناڵیتی سایکۆلۆژی باسییان کردو، بەڵام تەمان پێناسەی تریش هەیە، یعنی گۆردن ئۆڵپۆرت هەر لە سیەکانەوە کە بە پێشەنجی دەروونزانانی کەسایەتی دادەنرێت لە سیەکانەوە زیاتر لە 100 پێناسەی دەستنیشان کردو، واتە نزیکەی تقریبا 100 ساڵێک پێش. ئێستا لەبەرەوە پێناسەکان زۆر و نامەوێنەوەی کات بە پێناسە زۆر بەسەر ببین. ئەوەی کە بەڕێزانە و پێناسەیە گرنگە کە گوتمان بریتە لە کۆمەڵێک لە خاصیەتی کەسایەتی، مە بەسمان لە خاصیەتی کەسایەتیە ئەو شتانەیە کە پەیوەندی بەلایانی دەرونیەوە هەیە و تۆ وەکو کەس لە خەڵکی تر جودا دەکاتەوە و دەبنە سیفەتێک دەخرێنە پاڵتۆ. بۆ نمونە هەمانە خاصیەتی کەسەکە دەڵێن زیرەکە، کەسێکی خۆش مەحشەرە، ئازایە، ئیشکەرە، یاخود دەڵێن شەرمنە، و ئەو خاصیەتانەی کە ئەمە دەیخینە پاڵ کەسەکان. بۆچی دیراستکردنی لێکۆڵینەوەکردن لە خاصیەتەکانی کەسایەتی گرنگن؟ بەڕێزان چونکە یارمەتیمان دەدا لە جێبەجێکردنی سێ لە ئامانجە گرنگەکانی دەروونزانی کە یارمەتیمان داد لەوەی کە ئێمە وەسفی خەڵک بکەین، وەسفیان دەکەین لە ڕێگای ئەو خاصیەتانەی کە هەیەە. هەروەها یارمەتیمان داد کە لێکدانەوەیەکمان هەبێت بۆ هۆکاری ئەوەی کە بۆچی بە شێوازێک ڕەفتار دەکەن بە شێوازێکی تر ڕەفتار ناکەن. لەبەرەوەی ئەلێرە خاصیەتەکانی کەسایەتی بەهایەکی تەفسیریان بۆمان هەیە، یارمەتیمان دەدەن کە
لێکدانەوە بۆ ڕفتاری کەسەکە بکەین و سێمین خاڵیش لە گرنگی خاصیەتەکانی کەسایەتی ئەوەیە یارمەتیمان دەات کە پێشبینی ئەوە بکەین کە لە داهاتوودا کەسەکە دەکرێت چۆن ڕفتار بکات بە پشتبەستن بەو خاصیەتانەی کە بەو خاصیەتانی کەسایەتی کە لە ئێستادا کەسەکە هەیەی لەبەرەوەیە بەڕاستی گرنگە بە شێوازێکی گشتی بەڕێزان دەکرێت لە 6 ڕەهەندەوە لێکۆڵینەوە لەسەر کەساتی بکرێت یەکەمین ڕەهەند کە ڕەهەندی پێداڵ دیسپۆزیشنال ئەو ڕەهەندەیە کە پەیوەندی بە صفەت و خاصیەتی کەساتی کە ئیمڕۆ ئێمە باسی یەکێک لە بەریدۆزەکان لەو بوارەوە دەکەین هەروەها ڕەهەندی بایۆلۆژی هەیە کە زیاتر پەیوەندی بە فاکتەرەکانی بایۆلۆژیەوە وەکو کۆ ئەندامی دەماری ناوەند بە تایبەتی مێشک هەروەها پەیوەندی بە هۆرمۆنەکان هەیە پەیوەندی بە کاریگەری ژینەکان هەیە سێمین بوار بریتە لە بواری ناخی مرۆڤ کە پێڵ ئینترۆسایکیک یاخود داینامیکیەتی ناخی مرۆڤ کە پەیوەندی بەو ململانەیانە هەیە کە لە ناو مرۆڤ ڕوودەدات وە زۆربەی کاتیش ئاگاداریان نییە چوارەمین بوار بریتە لە بوارێکی معریفی و هەروەها ئەزمموی کە ئەوەش کۆی بیر و بۆچوون و حەز و خولیا و ئارەزوو و ئەو ئەزمونە زاتیە ئەو ئەزمونە تایبەتە بە خودی خۆی کە کەسەکە پێیان تێدەپەڕێت ئەو بوارە ئەوەیان دەگرێتەوە پێنجەمین بوار بەڕێزم زیاتر بواری کۆمەڵایەتیە بە حکمەوەی مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە و لە ناو کۆمەلگایەک و لە ناو کەلتورێک گەورە دەبێت جا لەو بوارە باس لە گرنگی لایەنی کۆمەڵایەتی و ڕۆڵی کەلتور لە دروستکردنی کەسایەتی تاکەکان باز دەکات دووە بوار لە بوارەکانی کەسایەتی بریتە لە بواری خۆگونجاندن ئەلێرە پێیان وایە کە ئەو شێوازەی کە ئێمە خۆمان لەگەڵ دەوروبەرمان دەگونجێنین و هەروەها ڕوبەڕووی ئەلنگاریەکانی ژیانمان دەبنەوە کاریگەرێکی زۆریان هەیە لەسەر چۆنیەتی دروستکردنی کەسایەتیمان بێگومان ئێمە لەو 45 خولەکە ناتوانین بە کورتیش باسییان بکەین لەبەرەوەیە جەختێکی زۆر لەسەر بواری یەکەم دەکەین کە بواری خاصیەتەکانی کەسایەتین جا بەڕێزان ئەو بوارە هەروەک لە ناوەکەیەوە دیارە یعنی گرنگێکی زۆر بە خاصیەتی کەسایەتی دەدات و پێشمان وایە یاخود با بڵین ئەوانەی کە لەو بوارە لەوانەیە من یەک لەو کەسانە بم کە ئەو بوارەم پێ پەسەندتر بێت بە تایبەتی کاتێک دێنە سەر بواری توێژینەوەکردن لەسەر کەسایەتی دەکرێت بواری خاصیەتەکان زیاتر یارمەتیمان بدەن بە بەراورد بە بوارەکانی تر پێمان وایە کە خاصیەتەکانی کەسایەتی تا ڕادەیەکی زۆر جێگیری بن واتە زوو ناگۆڕێن لە بارودۆخی جیاواز کەسەکان تا ڕادەکی زۆر هەمان خاصیەتی کەسایەتی پیشان دەدەن و یەکێک لە هۆکارەکان کە کەسەکان لێک جودا دەکاتەوە واتە کەسەکان جیاوازن چونکە خاصیەتی کەسایەتی جیاوازیان هەیە و ئێمەش کە باسی دووبارە باسی خاصیەتی کەسایەتی دەکەین باس لە شتێک دەکەین کە تا ڕادەیەک بۆ ماوەیە واتە هەندێک لە خاصیەتەکانی کەسایەتی بنەمایەکی بۆ ماوەیی بایۆلۆجیان هەیە هەروەک کەمێکی تر دەینە سەرباسی طبعا ئێمە کە باسی لایانی بۆ ماوەی دەکەین ئەمە یعنی پێمان وایە کە کەسایەتی بەرهەمی سێ فاکتەری سەرچینە یەکەمین فاکتەریان بۆ ماوەیە و دووەمین فاکتەریان ئەو ژینگەیە کە لە دەروەی کۆنتترۆلی تۆیە و سێمینیش ئەو توانە و حەز و ویستی کەسەکە وەکو تاچێک کە چۆن دەیوێت گۆڕانکاری خۆی لە خۆی یاخود لە ژینگەکەی خۆی بکات بە شێوازێکی گشتی کەسایەتی مرۆڤ بەرهەمی ئەو سێ فاکتەرەیە اینجا ئێمە بەڕاستی کاتێک کە باسی خاصیەتەکانی کەسایەتیش دەکەین
باسی ئەوە دەکەین کە چینە ئەو خاصیەتانە و هەروەها چۆن ئێمە دەتوانین بڕیارت لەسەرەوە بدەین کە کامیان گرنگە کامیان گرنگ نییە و ئایا دەتوانین زۆرێک لە پۆنیکردن بۆ ئەو خاصیەتانە دابنین. ئێستا من بە خێرایی بەسەر ئەو سێ پرسیارەدا دەڕۆم. یەکەمین ئێمە چۆن تەمەشای خاصیەتەکان دەکەین. دوو ڕوانگە هەیە لە تەمەشاکردنی خاصیەتەکانی کەسایەتی. یەکەمیان تەمەشای تێڕوانینمان بۆ خاصیەتەکان وەک هەندێک هۆکاری ناوەچین، بەو مانایە ئەوەی ئێمە هەندێک لە ڕفتاری مرۆڤ دەخەینە پاڵ ئەو خاصیەتانە. بۆ نمونە دەڵێن کەسەکە ئەو کارەی کرد چونکە ئەو خاصیەتەی هەیە، یاخود ئەو کارەی نەکرد چونکە ئەو خاصیەتەی هەیە. ئەلێرە خاصیەتەکان سفێتێکی با بڵێن سەبەبی وەردەگرن، خاصیەتێکی سەبەبی وەردەگرن کە دەبنە هۆکار بۆ ڕوودانی یان ڕوونەدانی ڕفتارێک. دووەم بۆچوون پێی وایە کە ئێمە کاتێک لە خاصیەتەکان تێڕوانین بۆ خاصیەتەکان لەوە نییە کە ئایا هۆکارە بۆ ڕفتارێک یاخود هۆکار نییە، بەڵکو چەند دەتوانێت با بڵێن کۆمەڵێک وەسفی کەسەکەمان بۆ کورد بکاتەوە. واتە ئەلێرە خاصیەتەکان بریتینە لە کوردکراوەی کۆمەڵێک ئەوسافی کەسەکە. کاتێککە دەڵێن کەسەکە کەسێک زیرەکە، اینجا خاصیەتی زیرە کۆمەڵێک خاصەتی ترمان بۆ کۆ دەکاتەوە و ئێمە وەکو وەسف بەکاری دەینین، نەوەک وەکو فاکتەرێک کە ببێتە هۆی ڕفتارێک یاخود ڕێگر بێت لە ڕفتاریشتر. ئەو دوو بۆچوونە هەیە سەبارەت بە لێکدانەوە بۆ خاصیەتەکان. تەمان بۆچوونی یەکەم زیاتر یارمەتی دەرمانە لە بواری دەروونزانی، چونکە ئێمە لە بواری دەروونزانی وەکو زۆربەی بەشەکانی تری زانستەکان بە دوای هۆ دەگەڕین. جا کاتێک کە زانینی خاصیەتەکان یارمەتیمان دەن لە زانین و دۆزینەوە هۆیەکان، ئێمە بەو شێوازە هەنگاوە زیاتر دەچینە پێش لە تێگەیشتمان لە بواری پسپۆریەکە. خاصیەتەکان چۆن دەزانین چ خاصیەتێک گرنگە؟ بەڕاستی سێ ڕێگای سەرەکی هەیە. ڕێگایەکی فەرهەنگی و قاموسی هەیە، ڕێگایەکی ئاماری هەیە، وەروەها ڕێگایەکی با بڵێن تیۆری بیردۆزی هەیە. ڕێگا قاموسیەکە ئەوەیە کە ئەو خاصیەتانەی کە لە ڕووی زمانەوانیە لە فەرهەنگ زیاتر دووبارە دەبنەوە، ئەوانە گرنگترن بە بەراورد بۆ خاصیەتانەی کە کەمتر لە قاموس و فەرهەنگەکانی زمان دووبارە بووینەوە. تەمان ئەوەش هەروەک لە بۆچوونی یاخود شێوازی قاموسی دوو ڕێگا هەیە. یەکەمینیان پێی دەڵێن دووبارە بوونەوەی هاوتایی، ئایا وشەی هاوتای ئەو خاصیەتە هەیە چەند دووبارە بوویتەوە، و ئەوەی دووەمیشیان ڕێگای دووەمیشیان هەر دەکەوێتە ژێر شێوازی قاموسی یاخود فەرهەنگی. ئەوژ ئەوەیە ئایا هەمان خاصیەت لە کەلتورە جیاوازەکانی تریشدا بوونی هەیە یان نییە. جا پێیان وایە ئەو دوو پێوەرە دەکرێت ببێتە فاکتەرێک بۆ زانینی گرنگی خاصیەتێک لە خاصیەتەکان یاخود ڕێخستنی خاصیەتەکان لە ڕووی گرنگیەوە بە پێی ئەو دوو پێوەرەوە. بۆ مانای ئەوەی کە ئەگەر خاصیەتێک وشەی هاوتای خۆی زیاتر بێت، ئەوەیان گرنگترە لە وشەیە کە یاخود لەو خاصیەتێک کە وشەی هاوتای خۆی کەمترە. ئەوە سەبارەت بۆ نمونە دووبارە بوونەوەی هاوتاییەکە لەژێر بە شێوازی قاموسی. و ئەو شێوازی قاموسیش لە ڕاستیدا ئەوە بنەمایەک بووە بۆ ئەو بیردۆزێکە ئەمڕۆ باسێنەکەین کە بیردۆزی 5 فاکتەریە. شێوازی ئاماری پشت بە زیاتر شیکردنەوەی فاکتەرەکان دەبەستێت کە ئەو دەستنیشان دەکات کامە فاکتەر لە کامە فاکتەریان گرنگترا. هەروەها کاتێک کە شێوازی سێمیش ئەوە پشت بە بیردۆزە دەبەستێت کە خودی کەسەکە با بڵێن تەبەنی دەکات یاخود بڕوای پێیەتی. بۆ نمونە تۆ لە بیردۆزی دەروون شیکاری لەوانەیە هەندێک خاصیەت گرنگتر بێت لە هەندێک خاصیەتی ترکەواتە بڕیاردان لەسەر گرنگیەکە زیاتر بە پێی بیردۆزەکە دەبێت لە شێوازی سێمدا. ئێستا دێینە سەر بابەتی سەرەتاکانی سەرهەڵدانی بیردۆزی 5 فاکتەر. بەڕێزان سەرەتاکانی دەگەڕێتەوە بۆ
ئەو هەوڵانەی کە گۆردن ئۆڵپۆرت دای گۆردن ئۆڵپۆرت درمزانێکی ئەمریکیە و یەکێکە لە کەسانی کە زۆر پێشنگ بووە لە بواری سایکۆلۆجیای کەسایەتی و کۆمەڵە کتێبی زۆر باشی لەو بوارە هەیە و هەروەها ئەو پێناسی کە لە پەنجاکان سەبارەت بە کەسایەتی پێشکەشی کردێکێکە لە پێناسەکان کە زۆر لە کتێبەکانی دەروونزانی کەسایەتی دووبارە دەبێتەوە. گۆردن ئەڵپۆرت هەستا لەگەڵ هاوکارێکی خۆی بە پێداچوونەوە بە قاموسی وەبستەر بە زمانی ئینگلیزی و هەوڵیدا هەر وشەیەک ئاماژە بە خاصێتێکی کەسایەتی بکات دەستنیشانی بکات بۆ مەبەستە 4500 خاصیەتی دەستنیشان کرد. طبعا بڕێکی زۆرە لە خاصیتەکان هەرچەندە هەوڵێکیدا کورتیان کاتەوە یاخود پۆلینیان کات کۆیان بکاتەوە بیان کاتە چەند کۆمەڵەیەک لە یەکێک لە هەوڵەکان تقریباً بۆ 15 جۆر یاخود 15 کۆمەڵە دەستنیشانی کردن. پاشان هەڵسا بە پۆلینکردنیان بە پێی گرنگیان. اینجا ئەو خاصێتانەی دابەش کرد بە با بڵێن ناوی لێنان گروپی یەکەم خاصیتەکانی با بڵێن سەرەکی کاردینەڵ تریتس، دووەمیان خاصیتەکانی ناوەندی با بڵێن سنترال تریتس و خاصیتە لاوەچیەکان گروپی سێم. مەبەستی لە خاصیتە سەرەکیەکان ئەو خاصیتانن کە پەیوەندیان بە خودی کەسەکەوە هەیە، بۆ نمونە با بڵێن ڕاستگۆیی و مەبەستیشی لە خاصیتە ناوەندیەکان ئەو خاصیتانن کە گرنگن بەڵام زیاتر پەیوەندیان بە ڕەفتاری کەسەکەەوە هەیە، بۆ نمونە کەسێک دەڵێن کەسێکی زۆر ئیشکەرە، کەسێکی ئیشکەر خاصیەتی ئیشکەر ئەمە دەیخینە پاڵ ڕەفتاری کەسێک. جۆری سێمیش لە خاصیەتە لاوەچەکان ئەو خاصیتانەیە کە پەیوەندیان بە حەزی کەسەکانەیە کە کەسێک حەزی لە خواردنێکە، حەزی لە مۆسیقایەکە، حەزی لە هیوایەت شتێکی دیاریکراوە و ئەوەش دەبێتە بەشێک لە خاصیەتی لاوەچی بۆ چوونی گۆلدن ئەڵپۆرت. تەمان ئەڵپۆرت لە سیەکانەوە ئیشی لەسەر ئەو بابەتە کرد. پاش ئەو ڕیمۆن کاتل هەستا بە با بڵێن کەمکردنەوەی ژمارە ئەو خاصیتانە و سیستەمێکی بۆ پۆلینکردن دانا کە تایدا ئەو خاصیتانی کەسایەتی لە 16 خاصیت کۆ کردەوە کە لەسەر شاشە دیارن بە زمانی ئینگلیزی و پاشانیش بۆ پیوانی کەسایەتی بۆ هەر 16 خاڵێک با بڵێن بۆ پرۆفایلێک بۆ کەسایەتی دروست دەکات لەسەر بنەمای ئەو 16 خاصیەتە کە من نامەوێت زۆری لەسەر بڕۆم و کاتم چونکە شتی ترمان ماوە. ئێستا دێنێ سەر ئەو مۆدەڵی یاخود ئەو بیردۆزێک کە من دەمەوێت باسی بکەم 5 فاکتەرەکەیە. 5 فاکتەر لە ڕاستیدا لە شەستەکانەوە لەگەڵ ئیش و کارەکانی لویس گۆلدبرگ سەری هەڵدا و پاشانیش گەشەی کرد بە تایبەتی لە سەرەتاکانی هەشتاکان لەگەڵ دوو لە ڕێگای دوو لە سایکۆلۆژیست ئەمریکان کۆستا و ماکرەی کە ئێستا دێنە سەرباسییان و ئێستاش بە شێوازی گشتی دەتوانین بڵێن دوو هێل هەیە لە بیردۆزەکانی یاخود لە بیردۆزی خاصیتە 5 فاکتەر کە یەکەچیان هێلی گۆلدبرگە وتریان هێلی ماکرێ و کۆستایە و ئەو دوو هێلە شۆردوشیان زۆر شتی هاوبەشیان هەیە، یعنی ئەروەک ئێستا بە خێرایی باسییان دەکەین. طبعا مەبەستمان 5 فاکتەری کەسایەتی بەڕێزان ئەوەیە کە ئێمە کەسایەتی کەسێک هەڵدەسەنجێنین
لەسەر 5 فاکتەر نەک کەسایەتەکەی هەڵسەنجێنین لەسەر بوونی یاخود نەبوونی فاکتەر. واتە هەموو کەسێک ئەو 5 فاکتەرەی تێدا هەیە، بەڵام بوونی فاکتەرەکان لە نێوان کەسێکەوە بۆ کەسێکی تر دەگۆڕێت، ڕێژەیە. اینجا بۆ هەر فاکتەرێک لەو فاکتەرانە دەکرێت کەسەکە نمرەیەکی بەرزی هەبێت کە ئەوە بەلایانی پۆزتیڤ و هەبوونی فاکتەرەکەیە، یاخود دەکرێت نمرەیەکی زۆر نزمی هەبێت کە ئەوەش بەڵگەیە لەسەر با بڵێن خاصیەتی پێچەوانەی ئەو خاصیەتەی کە یاخود ئەو فاکتەرەی کە ئیشی لەسەر دەکەین. اینجا لە سەرەتادا ئەو فاکتەرانە بەو ناوانە بوون، یعنی سێجنسی واتە سست و چالاکی یاخود ئەکستراڤێشن، کەسەکە ڕوو لە دەرەوە بێت، ئەوە ناوی ئەوە یەکەم بوو، پاشانیش ڕێککەوتن لەسەر ئەکستراڤێشن، یعنی بەڵام لە سەرەتا سێرجنسی بوو. پاشان ئەگریێبڵنس، کەسەکە چەند بە ئاسانی قایل دەبێت. سێمینیان کۆنشنشیەسنس بوو کە من وا تەرجمەی دەکەم کە چەند کەسەکە لە کاروباری ڕۆژانەی ڕێکوپێکە. چوارەمینیش بە ناوی emotional stability، جێگیری لایەنی هەست و سۆزی کەسەکە. پاشان لای مەکرێ و کۆستا ناوەکە گۆڕا ئێستا دەینە سەری، وە پێنجەمینیش بریتە لە کراوەیی یاخود لە فکر یاخود لە هزر. اینجا لای گۆڵدبرگ شتێکی هەیە کە پێی دەڵێن ئەدجەکتیڤ مارکەر، یاخود ئەو شتانەی کە ئاماژەی سەرەکی بوونی ئەو خاصیەتەن. بۆ نمونە لە فاکتەری یەکەم کە بریتە لە فاکتەری چست و چالاکی یاخود ڕوو لە دەرەوە، ئەوەیە کە واتە ئەو کەسێک کە نمرەیەکی بەرز لەو فاکتەرە دەنێ، کەسانێکن زۆر بڵێنە، حەز لە چوونە دەرەوە دەکەن، زۆرێک لە حەزمیان هەیە، خۆسەلماندنیان هەیە و ترسیان نییە، وە لە پێچەوانەی واتە شەرم ناکەن با بڵێن، وە لە بەرامبەر ئەوەش یاخود پێچەوانەی ئەوەش ئەو کەسانی کە نمرەیەکی کەم لەسەر ئەو فاکتەرێن کەسانێکن کە هێمنن، شەرمنن، گۆشەگیرن و هەروەها زۆر حەز لە ئەوە ناکەن کە شتی مەترسیدار بکەن. بەهەرحاڵ ئەوان سەبارەت بە با بڵێن لایەنی پۆزتیڤ و لایەنی نێگەتیڤی ئەو نەک بەمانای خراپ و چاچی، تەمان لێرەمە بەسمان خراپ و چاچیەکە نییە، چونکە مانای ئەوە نییە کە ئەو کەسێک کە گۆشەگیر بێت خراپە، و ئەو کەسێک کە با بڵێن ڕووی لە دەرەوە بێت و گۆشەگیر نەبێت ئەویان باشەمە، بەستەکە ئەوە نییە، چونکە ئەوانە خاصیەتی کەسایەتین. بڕیار لەسەر لایەنی کلینیکی نادەین، چونکە دەکرێت هەر یەک لەو فاکتەرانە بەشداری بکەن لە دروستکردنی یاخود کەمکردنەوەی کێشەیەک لای کەسەکە. دووەمین فاکتەر فاکتەری ئەگریێبڵنس. ئەگریێبڵنس واتە کەسەکە کە بە ئاسانی قایل دەبێت. عادەتەن ئەو زۆرە کەسانە خاصیەتی ئەوەیان تێدایە کە هاوسۆزن، دڵ نەرمن، گەرم و گوڕن و هەروەها دڵسۆزن، بۆ کەسانی تر هەوڵ دەدەن لەیان تێبگەن، و پێچەوانەی ئەو جۆرە کەسەش یاخود کەسێکە گەر نمرەیەکی کەم لەسەر ئەو با بڵێن لقە پێوەرە یاخود ئەو فاکتەرە بێنێت، کەسێکە کە هاوسۆزی نییە لەگەڵ کەسانی تر، توندە لەگەڵیان، یعنی تا ڕادەشی زۆر گەرم و گوڕ نییە، ساردە. ئەویان ئەو کەسێک کە با بڵێن لەسەر ئەو پێوەرە نمرەیەکی کەمتر بێنێت. سێمین کە پێڵێن کۆنشنشیەسنس، لە زمانی عەرەبی هەندێک جار بە یەقظەت الضەمیر تەرجمە کراوە کە پێم وایە هەڵەیە تەرجمەیەکی،
ڕاستە کۆنشیەنشیەس بە مانای وجدان دێ بەڵام ئەلێرە پەیوەندی بە وجدانەوە نییە بەڵکومە بەستی ئەوەیە کە سەکار وەک لە خاصێتەکان دەبینین ئەوەیە کە چەند ڕێک و پێک و وردە لە ئیشەکانی طبعا ئەو کەسەی لەسەر ئەو پێوەرە کە من پێم وایە پێوە ڕێک و پێچی گونجاوترە بۆی ئەوە بێت کە کەسەکە چەند لە ژیانی ڕێکخراوە چەند ڕێک و پێکە چەند شتەکان با بڵێن بە جوانی دادەنێت چەند کەسێکی پراکتیکیە چەند گرنگی بۆ کات دادەنێت چەند گرنگی بە شتە وردەکان دەدات گرنگی بە تەفاسیل دەدات وە پێچەوانەی ئەو زۆرە کەسەش ئەوەیە کە کەسێکی ناڕێک و پێکە لە هەولێر دەڵێن بێسەروبەرە بێباکە گرنگی بە شتەکان نادات گرنگی بە کات نادات ئەو کەسەیەکە ئەگەر با بڵێن نمرەیەکی کەم لەسەر ئەو فاکتەرە بێنێت چوارەمیان کە بە ناوی جێگیری هەست و سۆزی کەسەکەیە ئاتەن ئەو جۆرە کەسەی کە ئەو نمرێکی زۆر لە فاکتەر دەنی کەسانێکن کە هێمن و ئارامن جێگیرن زوو هەست و سۆزیان بە ئاسانی کۆنتترۆلی سۆزیان لە دەست نادەن پێچەوانەی ئەوەش کەسانێکن کە هەست بە ترس دەکەن هەست بە نیگەرانی دەکەن هەروەها بە ئاسانیش کەسەکان هەست بە خەم و یاخود میزاجیان بە ئاسانی لە دەست دەدەن دووە خاڵ بریتە لە خاڵی زیرەکی یاخود ئەندێشە ئەویش ئەو جۆرە کەسانی کە نمرەیەکی بەرز لەسەر ئەو فاکتەرە دێنن کەسانێکن کە حەز لە داهێنان دەکەن کەسانێکن کە ئەندێشە و خەیاڵی خۆیان بەکاردێنن کەسانێکن کە کراون بۆ بیرۆکەی وە بیرۆکە و شێوازی بیرکردنەوەی جیاوازیش پێچوانی ئەوەش ئەوەیە ئەو کەسانێکن کە کەسانێکی سونەتین حەز دەکەن پابەت من بەڕۆتین حەز ناکەن شتی نوێ تاقیب بکەنەوە کەمتر باڵێن ئەندێشە و خەیاڵیان بەکاردێنن و حەز دەکەن لەسەر یەک ڕۆتین و یەک شێوازی ئیش بکەن و لەیلانەدەن جا بەگشتی لای گۆڵدبرگ ئەوە 5 فاکتەرەکە بوون کە هەمان 5 فاکتەر لای پۆل کۆستا و ڕۆبەرت ماکرەی دووبارە دەبێتەوە بەڵام تەنیا ناوەکانی دەگۆڕێت واتە جێگیری هەست و سۆز ئیمۆشنال ستێبلیتی لای ئەوان دەبێتە نیۆرۆتیسیزمیش کە تەرجمەی عەرەبی دەکرێت بە مانای عوسابیە تەرجمە دەکرێت عوسابیش کاتێکە تەرجمەی کوردی دەکرێت تەرجمەیەکی هەندێک زار بە ناوی دەمارگیری تەرجمە دەکرێت کە پێم وایە تەرجمەیەکی دروست نییە چونکە پەیوەندی بە عەسەبی و عوسابی جیاوازیان هەیە بە هەر حاڵ و تەنیا بۆ وشەی ئینتەلێکت هەر وشەی ئۆپننس بەکاردێنن واتە کراوەی کەواتە بە پێی ماکرێ و کۆستا 5 فاکتەرەکە بەو شێوازەیە فاکتەری نیۆرۆتیسیزم واتە ناجێگیری هەستەکان و هەروە ئەکستراڤێشن واتە کەسەکە چەند ڕووی لە دەرەوەیە فاکتەری سێیان بریتە لە فاکتەری کراوەیی چوارەمی فاکتەر ئەگریەبڵنێس واتە کەسەکە چەند حەز دەکات لەگەڵ کەسانی تر هەڵ بکات و خۆی بگونجێنێ لەگەڵیان و ئی پێنجەمیش پەیوەندی بە ئەوەیە کەسەکە لە ژیانی ڕۆژانەی چەند ڕێک و پێکە چەند منەظەمە لە ژیانی ڕۆژانەی جا بە شێوازێکی گشتی بەڕێزان ئەوە ئەو 5 فاکتەرە بوو کە هەم لای گۆڵدبرگ و هەمیش لای ماکرێ و کۆستا باس کراون ئەو پێوەرانەی کە بەکاردێن گۆڵدبرگ پێوەرێکی هەیە لە 50 برگە پێک دێت و بە هەمان شێوە ماکرێ و کۆستا چەند ڤێرشنێکیان هەیە کە دوا ڤێرشنی لە 25 برگە پێک دێت و تێدەگەم تەبەن لە بواری زمانی عەرەبی تەرجمە کراوە وە لە کوردیش تەرجمە کراوە وەروە بە فۆرمە ئینگلیزیەکەش بە ئۆنلاین هەیە ئەو کەسێک کە بێوێ زیاتر لەسەر ئەو بابەتە بخوێنتەوە یاخود هەر بێوێ خۆی بزانی من چ جۆرە کەسایەتیەکەم یاخود چ جۆرە کەسایەتیەک لای من باوترە طبعاً ئەوەی کە بە دیار دەکەوێت لە ئەنجامدا ئەوەیە بەڕێزان کە ئەروە گوتم لای ئەمە کەسێک نییە کە بڵێ
ئەو فاکتەری هەیە یاخود ئەو فاکتەرەی نییە بەڵام ئەوەیە کە تۆ شوێنی تو لەسەر فاکتەرەکە چۆنە اینجا ئەوانەی کە نمرەی نزمیان هەیە کە لەسەر شاشەکە دەکەوێتە دەستە چەپ و ئەوانەی کە با بڵێن نمرەی بەرز وەردەگرن سفەتەکانیان لە عمودی دەستە ڕاستەیە لەبەرەوەی هەر یەک لە ئێمە بە شێوەیەک لە شێوەکان لە هەر یەک لەسەر ئەو فاکتەرانە یاخود نمرەیەکی بەرز وەردەگرین یاخود نمرەیەکی نزم وەردەگرین یاخود کە ئەوەش حاڵەتێکی دەگمەنە لەسەر هەموو خاڵەکان نمرەکەمان مام ناوەند دەبی واتە نەزۆر بەرز دەبی نەزۆر نزم دەبی کە ئەوەش ئەگەری وایە یعنی بەڵام لای زۆربەی کەس بەلای کەم لە فاکتەرێک لە فاکتەرەکان بەرزتر دەبێت بەراورد بە فاکتەرەکانی تر و هەروەها لە فاکتەرێک لە فاکتەرەکان نزمتر دەبێت بەراورد بە فاکتەرەکانی تریش وە دەکرێت لە چەند فاکتەرێکیش کەسەکە مام ناوەند بی لەبەرەوەیە بڕیاردان لەسەر کە باز لە جۆری کەسایەتی دەکەین ئەوە کەمێک جیاوازە لەو با بڵێن مقیاسی مایزبرگەر کە لەسەر بۆچوونی یۆنگ دانرایە کە لەسەر 12 تایپی کەسایەتیە ئەو بڕیار دەکات تۆ کامە تایپی کامە جۆر لە کەسایەتی بەڵام ئەوە ناڵێت تۆ کامە فاکتەری تۆ هەموو فاکتەرەکان تێدایە بەڵام کامە فاکتەر زیاترە کامە فاکتەر کەمترە لەبەرەوەی جیاوازیەکی با بڵێن پێوەری هەیە پەیوەندی بە ئەسسمنتەوە هەیە لە دەستنیشانکردنی کەساتی بە پێی ئەو مقیاسی یۆنگ یاخود مقیاسی ئەو پێنج فاکتەرێک کە ئێستا دێنە سەرباسی بە خێرایی دەمەوێت باسی ئەو بکەم کە تا چەند ئەو خاصیەتانی کەسایەتی دەگۆڕێن و تا چەند جێگیرن طبعاً خاصیەتی کەسایەتی ئەگەر جێگیر نەبێت ئێمە سوودی لێ وەرناگرین لەبەرەوەی کۆمەڵێک دیراسە کراوە لەسەر خاصیەتەکان کە هەیەە و هەر لە قۆناغی منداڵیەوە ئیش لە قۆناغی شیرەخۆریەوە هەوڵیان داوە دیراسی کەسایەتی بکەن بەڵام ئێوە دەزانن منداڵی شیرەخۆر بە ئاسانی ناکرێت دیراسی کەسایەتی بکرێت لەبەرەوەیە دیراسی شتێکی تریان کردووە کە پێیان وایە بەردی بناغەی دروستبوونی خاصیەتەکانی کەسایەتیە کە ئەوش دراسەکردنی میزاجی منداڵە یان پێ دەڵێن تمپەرامنت یاخود میزاج کە پێیان وایە زیاتر بنەمایەکی بۆ ماوەی هەیە و ویراسی هەیە و تیایدا شێوازی تایبەتی منداڵی شیرەخۆر شێوازی تایبەتی لە کاردانەوەی بۆ وروژێنەرەکان دەرەچی بچناوە چی پیشان دەدات لەبەرەوەی توێژینەوەکان هەوڵیان داوە بزانن میزاجی منداڵی شیرەخۆر کە پێیان وایە بەردی بناغەی کەسایەتیە ئایا تا چەند جێگیرە تا چەند جێگیر نییە جا کۆمەڵێک بابەتیان یعنی یاخود گەیشتونەتە کۆمەڵێک لە ئەنجام سەبارەت بەو بابەتە ئەویژەوەیە کە جیاوازیەکان لە میزاج تا ڕادەیەکی زۆر لە سەرەتای ژیانەوە لە قۆناغی شیرەخۆریەوە بە دیار دەکەوێت و هەروەها پێشیان وایە کە تا ڕادەیەکی چاک ئەو خاصیەتانە کە پەیوەندی بە میزاجەوە هەیە لە ساڵی یەکەمی کەسەکە تا ڕادەشی باش جێگیرە و پێشیان وایە کە جێگیری میزاجی منداڵی شیرەخۆر کاتێککە لە ماوەیەکی کورت با بڵێندەی پیوین جێگیرەکەی زیاتر بە بەراورد بۆی کە لە ماوەی دوور بە دوور یاخود درێژ بەرێژ بیخوێن بیپێوین چوارەمینیش باز لە ببوورمەوە بزانم پێویست دەکات کەمێک ئاو بخۆمەوە راحتی خۆ دەگرێت بەڕێزان ئەگەر پرسیارتان هەیە دەتوانن لە چاتەکە بینووسن یان لە فەیسبوک ئەگەر لەگەڵمانن لە کۆمنت بینووسن ئەمە پرسیارەکان دوای دەگوازینەوە وێنیان دەگرین و دوای ئاراستیان دەکەین ئەگەر حەزیشتان کرد بە خۆتان قسە بکەن ئایکۆنی دەستبەرزکردنەوە هەیە کە لە خەتی خوارەی زوومەکە ڕیاکشنز هەیە کە دکتۆر تەواو بوو مەجال دەدەین ئێوە پرسیاری خۆتان بکەن
فەرموو کاکتۆر بەخێر بێت. بەڵێ داوای لەبوون دەکەم. هەروەها ئاستی جێگیری میزاجی منداڵی شیرەخۆرش وا پێدەچی گەشە دەکات یاخود زیاتر دەبێت زیاتر جێگیر دەبێت کاتێک کە منداڵەکە گەشە دەکات. هەروەها لە قۆناغی منداڵی نەک شیرەخۆری توێژینەوەکانیش ئاماژە بۆ دەکەن. تەمان لێرە زیاتر توێژینەوە لەسەر خاسیەتەکانی کەساتی کرا نەک لەسەر لانی با بڵێن میزاج، چونکە ئێوەزان لە قۆناغی منداڵی دەکرێت کەساتی منداڵەکە یاخود خاستەکانی کەسایەتی دیاری بکرێت کە ئەویش ئەوەیە کە بەشێک لەو خاستانەی کە لە قۆناغی شیرەخۆری تاکو قۆناغی منداڵیش بەردەوام دەبن. یەک لەو خاستانە بۆ نمونە خاصیەتی شڕانگێزیە. وەروها پێیان وایە کە ئەو جیاوازیانەی کە لە نێوان منداڵەکان هەیە بە شێوازێکی با بڵێن تا ڕادەیەکی چاک ئەو جیاوازیە بەردەوام دەبێت، واتە گۆڕانکاری ڕوونادات و جێگای ینی سەرسوڕمانیشەکە پێیان وایە کاتێک کە ئێمە دیراسی کەسایەتی یا خاصەتی کەسایەتی منداڵ دەکەین لە قۆناغی 3 ساڵیدا تا ڕادەیەکی زۆر توانی شتێکمان پێ بڵێت یاخود ئەوە دەبێتە پێشبینی کرێکی باش یاخود فاکتێکی پێشبینی باش بۆ ئەوی پێمان بڵێ ئەو کەسە کاتێک کە گەورە دەبێت و لە تەمەنی 26 ساڵی کەساتی چۆن دەبێت. واتە بەمانەیەک ئەوەیە کە خاصیەتەکانی کەساتی لە قۆناغی منداڵی تا ڕادەیەکی زۆر جێگیرن بە شێوازێک کە ئەو خاصیەتانی لە منداڵێکی 3 ساڵی هەیە دوای 23 ساڵی تر لە تەمەنی بە شێوازێکی تا ڕادەشی زۆر جێگیر دەمێننەوە. ئەکید ئێستا دێنە سەر باسی هەندێک گۆڕانکاریش لەو بوارە ڕوو دەدات. لە قۆناغی ڕژد و گەورەیش ئەو توێژینەوەی کە کرانە هەموو ئاماژە بۆ دەکەن کە هەر 5 فاکتەرەکان کاتێکە کەسەکە گەورە دەبێت ئەو فاکتەرانە بە جێگیری لە ژیانی دەمێننەوە. ئەو گۆڕانکاریانی کە دەکرێت ڕوو بدات لە خاصیەتەکانی کەسایەتی بەشێکی بۆ نمونە ئەو توێژینەوەی کە کراون باسی ئەوە دەکەن کە ڕێزگرتن لە خۆت یاخود خاصیەتی چۆنیەتی هەڵسەنگاندنی خۆت بۆ خۆت دەگۆڕێ لە قۆناغی هەرزەکاریەوە بۆ کاتێک کە کەسەکە لە قۆناغی هەرزەکاریەوە دەچێتە قۆناغی با بڵێن پێگەیشتن و گەورەی و پێیان وایە کە لای کوڕان و کچان و ئاڕاستی جیاواز وەردەگری کە ڕێزگرتن لە خود لای کچان لە قۆناغی هەرزەکاریکردنە لای گەورەی کەمتر دەبێتەوە، بەڵام لای کوڕان زیاتر دەبێت با بڵێن سەلف ئیستیمیان یاخود ڕێزگرتنی یاخود چۆنیەتی ڕێزگرتنیان لە خۆیان. ئەو جیاوازیە کە ئەوەش پێدەچی بەشێکی زۆری پەیوەندی بە کەلتور و لانی کۆمەڵایەتیەوە هەبێت. خاصیەتی فلکسیبڵیتی واروها هەڵەشەی واتە کەسەکە چەند فلکسیبڵە، چەند نەرمە، چەند مرونەی تێدایە و هەروەها چەند هەڵەشەیە. توێژینەوەکان ئاماژە بۆ دەکەن کە لەگەڵ زیادبوونی تەمەن کەسەکان نەرمی و نموڕانێتیان کەمتر دەبێتەوە، واتە کەمتر گۆڕانکاریان بەسەر ڕوودات و هەروەها ئیمپڵسیڤیتیش هەڵەشەیشان کەمتر دەبێتەوە. لەبەرەوەی ئێمە کەسێکی با بڵێن پیری بەتەمەن بە زەحمەت ببین کارێکی با بڵێن هەڵەشەی بکات، بەڵام لە هەمان کاتشدا دەبینین لە ڕووی نەرمیەکەی کەمترە بە زەحمەت بیر و بۆچوونەکانی خۆی دەگۆڕێت. و هەندێک گۆڕانکاری تریش هەیە لە هەندێک خاصیەتی تری کە پەیوەندی بە مێینەیی هەیە کە لای ئافرەتان لە تەمەنی 40-50 ساڵی کەم دەبێتەوە، بەڵام لە بەرامبەرەوە هەندێک خاصیەتی کەسایەتیان بەهێزتر دەبێت، وەکو پشتبەستن بە خودی خۆیان، بڕوابوون بە تواناکانی خۆیان بە بەراورد بە قۆناغی پێشتر. سەبارەت بەوەی کە وتی دەگەم هەر 4 دقەم کەمتر ماوە، سەبارەت بەوەی کە چەند ئەو خاصیەتانەی ئەو بردۆسی با بڵێن پێچ فاکتەرە ئەو
پێنج فاکتەرە چەند پەیوەندی بە ژیانی هاوسەرگیری و ژیانی پیشەیی کەسەکان هەیە. توێژینەوەیشی زۆر لەسەر ئەو بوارە کراوە بە شێوازێکی گشتی پێیان وایە کە ئەو کەسەی کە لە فاکتەری ناجێگیری هەست و سۆز واتە نیورۆتیسیزم ئەگەر نمرەی بەرز بێت پیا و بێت چژن بێت و هەروەها لای پیاوەن بە تایبەتی ئەگەر خاصیەتی هەڵەشەیی هەبی ئیمپڵسیڤیتی وا پێدەچی ئەو جۆرە کەسانە لە ژیانی هاوسەرگیری زۆر سەرکەوتوو نەبن و لە ژیانی هاوسەرگیری ڕازینینەوە زیاتری ژیانی هاوسەرگیریان بە یەکجیابوونەوە و تەلاق کۆتایی دێت. هۆکارەکەشی بە شێوازێکی زۆر پەیوەندی لەوانەیە بە ئەوەیە کە ژیانی هاوسەرگیری پێویستی بە جۆرێک لە جێگیری هەست و سۆز هەیە و کاتێک کە هەریەک لە هاوسەرەکان ژنەکە یان مێردەکە ئەو توانایی نابێت کە لە ڕووی سۆز و هەست و خۆشەویستی و گرنگی پێدان جێگیر بێت ئەو کاتی ئەو با بڵێن سترەکتۆری خێزانە بەو شێوازە نامێنێتەوە. هەروەها توێژنەوەکان ئاماژەیان بەوەی کردیە کە ئەو کەسانەی کە نمرێکی با بڵێن زۆریان لەسەر ناهاوسەنجی هەست و سۆزەوە هەیە ئەگەری زۆری ئەویان هەیە کە تووشی کێشەی تریش بن لە کاتێکە گەورە دەبن و هەروەها تووشی کێشەی ئەڵگو دەبوون بن بە ئەلکۆهۆل. بە هەمان شێوەش هەبوونی خاصیەتی هەڵەشەیی لە کەسەکان ڕۆڵێکی گرنگی هەیە لەوەی کە کەسەکە ڕوبەڕووی کێشەی ئەلوودەبوون بە ئەلکۆهۆل بێت و هەروەها نەتوانێت بگاتە ئەو ئامانجانە بە تەرتیب لە خوێندن و لە قوتابخانە یاخود لە زانکۆ نەتوانێت بە تەواوی ئەو توانایی کە خۆی هەیەی بگاتەوە ئاستەی. توێژینەوەکانی تێبینی ئەوەیان کردووە کە لە ڕاستیدا ئەو منداڵانەی کە هەندێک خاصیەتیان هەیە لە قۆناغی منداڵیەوە بە تایبەتی ئەکسپلۆسیڤ تانترۆمز کە لە ناکاو بە شێوازێکی زۆر تووڕە دەبن و هەڵچوون با بڵێن کەسایەتێکی هەڵچوونیان هەیە و خاصیەتی هەڵچوونیان هەیە کە ئەو جۆرە کەسانە زیاتر لە بواری پیشە بەرەو خوارەوە دێن نەک بەرەو سەرەوە بچن واتە ئەگەری زۆریەوە هەیە با بڵێن لەو پیشانەی هەڵ دەبژێرن بەرەو پێش نەچن و ئەگەری زۆری ئەوەش هەیە کە ئیشەکانیان لەسەر ئیشێک جێگیر نەبن ئیشەکانیان بگۆڕن زیاتر لە ئیشێک چەند مانجێک لە ئیشێک دەبن یاخود دەردەکرێت یاخود خۆی ئیشەکەی دەگۆڕێت و هەروەها ئەگەر توێژنەوەکە کراوە ئەگەر بستە بواری سەربازیش زیاتر لەو ئاستە نزمەکان دەمێنێتەوە ینی ناتوانێت خۆی بە ینی بەرز بێتەوە بۆ ئاستێکی بەرزتر. بە هەمان شێوەش ئەوانەی کە گوتمان بەو شێوازە لە ناکاو هەڵچوونیان هەیە ئەگەری زۆری ئەوەیە کە زیاتر ڕوبەڕووی حاڵەتی تەلاق ببنەوە. و خودی کاریش ینی ئەمە دەڵێن خاصیەتی کەساتی کاریگەری لەسەر ئەوەی هەیە کە تۆ تا سڕادێک لە کارەکە سەرکەوتو لە پیشەکە سەرکەوتوی وەڵام لە هەمان کاتیدا خودی زۆری پیشش کاریگەری هەیە لەسەر هەندێک گۆڕانکاری لە کەسایەتی بۆ نمونە ئەو کەسانەی کە سەرکەوتوو دەبن با بڵێن لە ئیشەکانیان ئەو سەرکەوتنە لە ئیشەکانیان وایان لێ دەکات کە زیاتر متمانیان بەخۆ بێت و هەروەها ئارامتر ژیانێکی ئارامتر بژین و بەختەوەرتریش بن کەواتە پەیوەندیەکی دوولایانە هەیە ینی هەم بوونی هەندێک خاصیەتی کەساتی وا دەکات کەسەکە سەرکەوتوو بێت لە پیشەکە یاخود سەرکەوتو نەبێت لە پیشەکەی و لە هەمان کاتیشدا سەرکەوتن لە پیشەکەت کاریگەری دەبێت لەسەر دروستبوونی یاخود پەرەپێدانی هەندێک لەو خاصیەتانی کە کەسەکە بەدەستی هێناوە هەیەی ئەوە بە کورتی بەڕێزان من وەتە دەگەم کاتەکە 45 خەم تەواو کرد هەندێک لەوانێت چەند دقیقەیەکی زیاتری شم خانی بداوا لێ بڕم دەکەم لای من سعات دێ جا ئەگەر بەڕێزتان پرسیارێکتان هەبێت ئەو فەرموو لە خزمەتدام و بەپێی دەستەکانت خۆش کاک دکتۆر دەست و چاوت خۆشبی بابەتێکی زۆر گرنگ و پێویست بوو خستنە ڕووەکەش زۆر
گونجاو بوو هەموو با بڵێن وازەح بوو دەزانم بابەتی کەسایەتی بابەتێکی زۆر فراوانە زۆر فرەڕەهەندە ناتوانانی لە وبینارێکی با بڵێن ساعتی ساعتونی حەقی خۆ بە هەموو بابەتەکان بدێ بەڵام خۆشبەختانەوە بوو جەناب بتوانیت هەم پێشەچێکی زۆر باش بخێڕ و هەمیش تەرکیز تەنها لەسەر ئەو 5 فاکتەرە بکەیەوە کە وەکو جەنابەت گوتت بۆ دیاریکردنی جۆری کەسایەتیەکان ئێستا پرسیارەکان هەندێکی ئەوانەی کە با بڵێن دەستیان بەرز کردێتەوە هەڵدەبژێریت هەندێکی ئەوانەی کە بە نووسین لە بۆیان ناردوینە هەوڵ دەدەین وەڵامیان بدەینەوە کاکتۆر پێت خۆشە دانەدانە وەڵام بدەیەوە یان چەند دانەیەک پێکەوە بکەین دوای پێکەوە وەڵامیان بدەیەوە واللهی ئاساییە ینی دەکرێت چەند زۆر باش ینی ئێوە خۆتان شێوازیەوە تەوانە زۆر باشە ئەمە عادەتەن سێ چار پرسیار وەردەگرن ئەگەر جەنابەت وەرەقە و شتت لا ببین نووسیەکە ئێمە بەبیرت دێنینەوە بەڕێزان ئەوانەی دەستیان بەرز کردوتەوە ڕێگەتان دەدەین مایکتان بکەنەوە بەڵام تکایە تەنها پرسیاری دیاریکرا و تایبەتە و بابەتە بێ ینی باحقی ئەوانی تر نەخۆین و زۆرترین کەس تێدا بەشدار بێت هەڵبژاردننی ئەوانەی دەستیان بەرز کردێتەوە بەو سڕەیە کە لە لیستەکە دەردەچێت ئیحسان محسن سید گوڵ فەرموو مامۆستا فەرموو مامۆستا السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. زۆر خۆشحاڵم بە دیداری دکتۆر ئازار شار دەبم من خوێندکاری ئەو بووم بەڕاستی دنیا کەمێک گۆڕاوە بەڵام خۆشحاڵم دووبارە دکتۆرم بینی بەڕاستی پرسیارەکەم لەوەیە دکتۆر یعنی من ئەوەی کە هەستم پێ کردووە ئەمە ئەیکەم بە پرسیاری ئینشاڵڵا ئەوەی کە ئەیبینین لە دنیای سۆشیال میدیایە لە هەر بەرنامەیەکا بێ ئەبێتە هۆی کە کەسایەتیمان بگۆڕێت و ئەگەر گۆڕا چۆن بتوانین یارمەتی ئەو کەسانە بین ئەگەر جۆرە لە جۆرەکان بۆ نمونە کەسایەتیان تێک چوو بێ بەهۆی ئەوەی کە بینراوە لە پێشووترە هەنێشتی دووبارە کردوتەوانێ و هەنێک شت لە پێشووترا لە کەسایەتیانە بۆ ئێستا بووە بە بەشێک لە کەسایەتی ئەو ئەتوانین گۆڕانکاری لەم کەسانەکەین و ڕای خۆت حەسەکەم ڕای خۆت بزانم لەسەر ئەم بابەتە ناوی ئەنی چی زۆر سپاس دەستت خۆش بێ زۆر سپاس مامۆستا ئیحسان سپاس بۆ پابەند بوون بە کاتەکە هەوڵ بدەین ئەگەر زۆرترین کەس بەشداری بکە نەوزاد فەیزی فەرموو مامۆستا فەرموو مامۆستا دەتوانێت مایکەکەت بکەیەوە نەوزاد فەیزی جەمیل سێ جار بانگ دەکەین ئەگەر نەبوو دوای دەگەڕێنەوە نەوزاد فەیزی فەرموو دەتوانێت مایکت بکەیەوە باشە دەچینە دواتر ناوەک دەرنەچووە بە ناوی هایتێک نووسراوە نازانم چێ دەستی بەرز کردوتەوە با بفەرمێ مایکەکەت بکەوە ناوی خۆت بڵێ هیچێک دەرچووە هایتێک لەلای ئێمە دەستی بەرز کردوتەوە فەرموو بەڵێ فەرموو مایکەکەت بکەوە اینجا قسە بکە بەڵێ فەرموو دەستخۆشی لە مامۆستا ئازاد دەکەم لە بۆ پێشکەشکردنی ئەو بابەت ناوی جەنابەت هەڵوێست بەڵێ مامۆستا هەڵوێست فەرموو خۆشحاڵ بووم هیوادارم کە بەردەوامی بۆ سیمینار و وێبنارانە بدا لە داهاتوو دەستەکانی خۆشبی ئەمن دوو پرسیارم هەیە لێرەکوانە پرسیاری یەکەمیان ئەوەیە ئایا جیاوازی چێ لە نێوان خۆکان و تریتەکان یعنی what's the difference between traits and habits پرسیاری دومیشم ئەوەیە ئایا ئەگەرمان ڕوخسارێک یان تریتێک دروستکەین لە کەسایەتی کەسەکی پێویستە لە چەند موقیفان جێگیرکەین ڕوبەڕوویکەین و لە چەند هەڵوێستدا دەست خۆش کاکە هەڵوێست زۆر وازەحە پرسیارەکە کاک عامر عامر فەرموو مامۆستا ئێوارەتان باش باشتر زۆر سپاس مامۆستا فەرموو سپاس لە بۆ ئەو وێبنارە جوانەی دەست خۆش بی دەستان خۆش بی دکتۆر دەستخۆشی لە دکتۆریش دەکەین وەڵام من پرسیارەکەم هەیە دکتۆر ناوی چەند زانایەکی ناکە لە بواری کەسایەتی توێژینەوەیان کردیە دوو پرسیارمێ ئایا دکتۆر خۆی هیچ توێژینەوەکی لێرە کردیە
لەسەر کەسایەتی ئەکەیت کەسایەتی دکتۆریش لە واری دەرونی و ئەوانەیە پێمای مامۆستای بەشی دەرونی هیچ توێژینەوەکی کردیە لەسەر شێوازی کەسایەتی لە شەرق چونکە دەزانین کەسایەتی شەرقی و بە تایبەتیش کوردستان جیاوازی گەلێک زۆرە لەگەڵ مەسەرەن ئەو توێژینەوانەی کە دەخرێتێت و ڕەنگە شان دەکشتی هاوبەشەبی دکتۆریست توێژنەوەی کردی ئەوە یەک دوو ئەمە لە هەموو دنیا پێوەری ماربرێکسەیە دکتۆر قسەی چییە لەسەر پێوەری ماربرێکس ئەم کتێبەکەم هەیە بە ناوی هەڵسەنگاندنی خودیە ڕەفتار و کردارەکانی ئینسان لەسەر ئەو هەڵسەنگاندانە دیار دەکە کۆمەڵک پرسیارە دەیکاتن و کەسایەتی کەسێکتر دەخیە ئەمن خۆم لەسەر زۆربەی برادەرەکانم تێستم کردیە دەڵێ ڕێک ئەوەیە کە لە ڕەفتارەکانی بەتایبەت مەسەرەن سیفاتی کەسایەتی سیفاتی ئەرێنی و نەرێنی یان شخصیەتی کەسەکە بە پێی مانگەکان مەسەرەن تێدا یەکە لە دیارترین ئەوانەی کە من لەگەڵ زۆربەی برادەرەکانم تێستم کردیە گوتیانە ڕاستە یانە دکتۆر لەسەر ئەو پێوەری ماربرێکس قسەی چییە؟ دەست خۆش مامۆستا زۆر سپاس دەست چاوت خۆشبی سپاس کاکتۆرەگەر و پرسیارە وەڵام دێت و دەچینە هەندێکتر باشە دەستەکان خۆشبی کاگە حسەن سپاس بۆ مەسلەی کاریگەری سوۆشیال میدیا بەڵێ سوۆشیال میدیا بەردەوام کە پەیام دەنێری بۆ ئەو کەسە بەتایبەتی کە کەسەکە قەناعەتێکی زۆری بەو پەیام و بڕوایکی زۆری بەو پەیامانە هەیە وردە وردە بیر و بۆچوونی کەسەکان دەگۆڕێت وردە وردە هەندێک لە شێوازی ژیانی هەندێک کار دەکات کە لەوانەیە پێشترێ نەیکرد بێت لەوانەیە هەندێک متمانە بە خۆبوونی لا دروستدەبی کە پێشترێ نەبوو بێ یاخود پێشترێ متمانەی هەبوو بێت لە دەستیدا بێت بەڵێ کاریگەری سوۆشیال میدیا بە پۆزیتیڤ و بە نێگەتیڤ هەیە لەسەر کەسایەتیمان و ئەگەر نێگەتیڤیش بێت چۆن دەتوانین بیگۆڕین ئەمە وەکو هەر تەمام خاڵێکی گرنگ کە بوو من لەوانەیە کەمتر مەجارم هەبوو کە باسی بکەم ئەوەیە کە ڕاستە ئێمە گوتمان خاصیەتەکان تا ڕادەیەکی زۆر جێگیرن بەڵام ئەگەری گۆڕانیان هەیە بە تایبەتی ئەگەر خاصیەتی نێگەتیڤ و کاریگەری خراپیان هەبێت لەبەرەوەیە لە ڕێگای چارەسەری دەرونی بەشێک لەو خاصیەتانەی کە با بڵێن خاصیەتی کەسایەتی نێگەتیڤن لە ئەنجامی کاریگەری نێگەتیڤی سوۆشیال میدیاوە دەکرێت چارەسەر بکرێت سەبارەت بە کاکەڵوێس کە گوتی جیاوازی نێوان خود و خاصیەت چییە جیاوازی نێوان خود و خاصیەت خۆی خو عەفوەن خو خاصیەت خو بریتە لە دووبارەکردنەوەی ڕەفتارێک لەبەرەوەیە خو پەیوەندی بە دووبارەکردنەوەی ڕەفتار هەیە بەڵام کاتێک کە ئەو دووبارەکردنەوەی ڕەفتارە با بڵێن ئەوەندە دووبارە دەبێتەوە دەبێتە خاصیەتێک و نیشانەیەک بۆ کەسەکە بۆ نمونە ئەو کاتی ئەمە دەڵێن خووەکە لە ئاستی خو دەرچووە هاتە ئاستی خاصیەت کەواتە خو دووبارەکردنەوەی شتێکە بەڵام کاتێک کە دووبارەکردنەوەی ئەو ڕەفتارە بە شێوازێک دەبێت کە دەبێتە نیشانەیەک بۆ ئەو کەسە ئەو کاتی ئەمە ناوی خوی لێدەنین و هەندێک کەسانیش بەڕاستی خو بە با بڵێن بە فاکتەرێکی ژێر فاکتەری خاصیەتەکان دادەنێن ئەوەش هەندێک خاڵی ئەوەی لەسرە کە خووەکان چۆن قیاس دەکرێن پێویستە چەند جارە دووبارە بکرێنەوە چۆن تۆمار دەکرێن ئینجا جێگیر دەکرێن و دەکرێنە دەبنە خاصیەت کەواتە دەتوانین بڵێن خو قۆناغێکی پێش گەشەکردنە بۆ خاصیەت و بەڕێزیشان پرسیاری ئەوەی کرد کە پێویستە لە چەند هەڵوێستێک ئێمە شت ببینین بۆ ئەوەی بڵێن ئەو خاصیەتی جێگیرە بەڕاستی ئێمە ینی وەکو ژمارە هەڵوێستەکان دیار نینە بەڵام ئەمە دوو خاصیەتی یاخود دوو هەڵوێستی گرنگمان هەیە کە تێیدا پشت پێ دەبەستین کاتێک کە کەسەکە لە با بڵێن لە ژیانی خێزانی لە پەیوەندی خێزانی وەروەها لە بواری پیشە ئەگەر هەر هەمان خاصیەتی با بڵێن پیشاندا ئەوە ئەمە پێمان وایە ئەوەیان خاصیەتە چونکە ئێمە ستیت و تریتمان هەیە من مەجال نەبوو باسی ئەو بابەتە بکەم ستیت حاڵەتە واتە دەکرێت کەسەکە بۆ نمونە لە ماڵەوە کەسێکی گرژ و تووڕە بێت بەڵام لە پیشەکەی کەسێکی ڕووخۆش و
فرێندلی بێت بۆ نمونە مە لەو حاڵەتی ناتوانین بڵێن کامێ خاصیتەکانی لەبەرەوەی کاتێک کە لە زیاتر لە یاخود بەلای کەمی لەو دوو هەڵوێستی ناوخێزان کە کەسەکان زیاتر با بڵین خاصیتە ڕاستەقینەکان بە دیار دەکەوی لەگەڵ کارکردن و ئیشکردن کە ئەوەش ئاتەن کەسەکان زیاتر لە کاتی کارکردن ئیشکردن یاخود کە دەڵێن تۆ ناتوانانی حکومە سەر کەسێک دەیەت کە یان لە سەفەری لەگەڵ کە یان تەعامی لەگەڵ پێ لە کوردەواری شتێکی وا هەیە بەڵێ لەو دوو بوارە بواری واتە لەگەڵی بژی وەکو با بڵێن بواری خێزانی یاخود ئیشی لەگەڵ بکەیت کاک عامر پرسیاری ئەوەی کرد کە من توێژینەوەم کردووە بەڵێ توێژینەوەم کردووە توێژینەوەیەکمان هەیە لەسەر کەسایەتی کوردی لە ڕوانگەی مامۆستانی زانکۆ ساڵی 2014 بڵاوکراوە بە زمانی کوردی بوو واروها بە زمانی ئینگلیزیش توێژینەوەیەکم هەیە لەسەر جۆرەکانی ئەو پێنج فاکتەرە و هەروەها پەیوەندی بە شێوازی مامڵەکردن لەگەڵ کێشەکان لای هەرزەکاران وە پرسیارش تریش کرد دەربارەی پێوەری مایرز و بەرگس تەمان ئەوە هەروەک باسم کرد لەسەر بنەمای تەمانەوە دایک و کچێک ئەو پێوەرەیاندانەیە لەسەر بنەمای بیردۆزی یۆنگە کە کەساتیەکان بۆ دوو جۆری با بڵین گەورە دابش دەکات کە ئینترۆڤرت و ئەکسترۆڤرتە پاشانیش بۆ هەر جۆرێک لەو جۆرانە 8 جۆر لە ئەو ناوی دەدەنێ فانکشن ئینجا لەسەر ئەو بنەمایە 12 جۆر با بڵین لە کەسایەتی بەدیار دەکەوی لە ڕاستیدا توێژینەوەکان کە ئەوانەی کە کراون سەبارەت بە دۆزینەوەی ڕاستیەتی و یاخود ڤالیدیتی مایرز و بەرگس بە هەمان شێوە پێیان باشە بەڵام کەمتر با بڵین لە بواری توێژینەوەی زانستی بەکاردێت زیاتر لە بواری ترینینگ و لە بواری گەشەپێدانی مرۆیی بەکاردێت زۆر کەمتر لە بواری توێژینەوەی زانستی پشتی پێدەبەسترێت و هەروە گوتم لە ڕووی ئەوەی ڕازگۆیی و سبخەکەشی ئەو توێژینەوەی کە کراون پێیان وایە کە تەڕادەشی زۆر جێگیرە بەڵام جیاوازیەکەی لەگەڵ پێنج فاکتەرەکە ئەوەیە کە تۆ دەڵێ کامە زۆری لە کەسایەتی بەڵام لە پێنج فاکتەرەکە نە هەموو فاکتەرەکان تێدایە بەڵام بە ڕێژەی جیاواز هیوادارم توانی بم دەستت خۆش بێ کاکتۆر دووشتی سەریع یەکێکیان هەندێک بەڕێز داوای سلایدەکان دەکەن دوای مەجال دەبی سلایدەکانمان بۆ بنێری هەتا لەگەڵ لینکەکە شێری بکەن یان نا ئەگەر دەبێ هەندێکیش دەڵێن چۆن دەتوان ئەو توێژینەوانەمان دەستکەوەی جەنابەت باست کرد ئەگەر بتوانانی لە کۆتایی سلایدەکە لینکێکی تا بنێی کە توێژینەوەکان تێدابی دەکرێت لەگەڵ تۆمارەکە بینێرین بۆیان یەکەچیان لینکێکی ئاساییە چونکە بڵێ لە گۆڤارێکی ئینگلیزی بڵاوکرێتەوە بەڵام ئەویتریان لە گۆڤاری ئەکادمیای کوردی بە کوردی بڵاوکرێتەوە کە لینکم نییە نازانم خۆیان ئەگەر بەس ژمارەکەی بنووسی ژمارەی گۆڤاری ئەکادیمیا ئەمە ئەو دەدەین بەدەستی بێنن کێشەمانی باشە زۆر باشە ئەزمایەک پرسیار بە نووسینەکان بۆ دەخوێنەوە دوای ئاانێ هەڵدەبژێرن کە دەستیان بەرز کردێتەوە لە فەیسبوک پرسیارێک هاتبوو گەڵت نەبم شاهیلاوان غازی دەڵێ هەر تێکچوونێک لە خاصیەتەکانی کەسایەتی تاکێک ئەگەڕێتەوە بۆ 3 ساڵی تەمەنی کە لەو کاتە هەمان خاصیەتی هەبوو لەگەڵی دەژی چۆن دەتوانین گۆڕانکاری لەسەر خاصیەتەکانی کەسایەتی بکەن ئەگەر تێکچوونی تێدا بێن ئەوە ئەوەندەی نووسیوە نازانواز حەلەلاتیاننا ئەویان لە فەیسبوک هاتووە بۆمان ئەوانی تر لە چات بۆکس مەجموعەیەک پرسیاری زۆر هاتووە بەڕاستی هەوڵ دەدەین هەندێکیان بەپێی ڕیزبەندەکە بخوێنینەوە گۆڤار بەناوی گۆڤار دەڵێ بێزەحمەت ئەو فاکتەرانەی خودی کەسەکە ئەتوانێت گۆڕانکاری تێدا بکە و بەرەو پێشیان ببە یان شتێکە لە بنەڕەتدا لە کەسەکە دروست دەبێ و ناگۆڕێت بزان بەشێکی جواب داوە بەڵام ئەگەر دوایی پیشکی بخەیە سەریش زۆر باش دەبێت ئەمینە داوای سلایدەکانی کردبوو بە PDF گوتمان انشاءالله کەسێک ناوی دەرنەچووە بەڵام ئامێرەکەی ناوی سامسونگە دەڵێ ئایا بۆ ماوە کاریگەری زیاترە لەسەر کەسایەتی یان ژینگە بەگشتی ئەو پرسیارێک کردێ چۆن مرۆڤ دەتوانێت کەسایەتی خۆی بناسێ و چۆنیش دەتوانێت کەسایەتی خۆی بەهێز بکە نیشانەکانی کەسایەتی وەبزانمە قمالە ئەوەی نووسە نیشانەکانی کەسایەتی بەهێز چین
بازارە ئەو پرسیارانە بنووسینن یەک دۆچی دوو دەستیان بەرز کردەوە ئەوانیش هەڵبژێرین. کاک نەوزاد دووبارە دەستی بەرز کردێتەوە. فەرموو کاک نەوزاد فەیضی فەرموو. بەڵێ دەستخۆشتان لێ دەکەم بەڕێزی فەرموو. لە بۆ ئەو سیمیناری هیوادارم ئەو سیمیناران بەردەوام بی و بۆ پێش مەڵگا سەبارەت بە کەسایەت هەندێک پرسیار لە مێشکم دروست بووە هەر لە ڕووی جەستەوە ئێستا بۆ نمونە من لاقم نەبێ سیمیناری لەسەر بەفرین یاری بکەم ناتوانم کە پێم وایە یعنی کەموکوڕی جەستەی زۆر دەوری هەیە و لایانی مادی بۆ نمونە من دەوڵەمەند بم فەقیر بم هەندێک شتەیە یعنی کەساتی دەگۆڕی دەورەمەندی فەقیری هەر هەمان شەخص دەیگۆڕی و هەر دەوروبەر و پەروەردە بەڕای من زۆر دەوری هەیە کە ئەو پەروەردەی ئەو کۆمەلگەی پەروەردەیەکی تەندروست بێ خەڵکەکەی فێر بکرێ لە کوشتن و لە زرێ و لەو شتانە بەدوور دەکرێ و هەروە پەروەردەی ئیسلامی کە وا لە کەسەکان دەکا کەسێکی نەر و ئارام و سەلیم بی لە بۆ کۆمەلگا. زۆر سوپاستان دەکەم. دەستخۆش مامۆستا نەوزاد زۆر سوپاس بۆ بەشداریتە. بە کاک ئەحمەد خەسرۆ ساڵحیش وەرگرین و دوای دەست بە وەڵامدانەوە دەکەن. کاک ئەحمەد خەسرۆ فەرموو. سڵاو لە جەنابیشت فەرموو. دەستکات خۆش کاکتۆر پێوای تەندروستی و دەنووسی بۆ دەخوازم کاکتۆر. وەڵای دوو پرسیارەوە بوو. پرسیارێک ئەوەیە کە جیاوازی نێوان ترێت و میکانیزم چێکە خودی لە پێناسەکەیدا هەبوو. وەرە پرسیارت کەشەوەی کاکتۆر تازە باسی ستەیت و ترێتت کرد. بۆ نمونە ئێوەزانی من ترێت کەوا تا ڕادەیەک نەگۆڕە بە ستەیت کاکتۆر هەتا چەند مەسەلەن تەندروستە لە بۆ مرۆڤەکان. ینی بۆ نمونە ئەگەر یەکێک ترێتی مەسەلەن تووڕەی زۆر بیت بەڵام لە شوێنی کارەکەی لە ستێتێکی ئەوە دابێ فرێندلی دابێ ئایا ینی ئەوە تا چەند تەندروستە ینی ئەو نمونە تۆزێک نێگەتیڤ و بەزیانی بە نمونە پۆزیتیڤەکانیش ئەو شتە هەتا چەند دروستە لە بۆ خودی تاکەکەی. دەستخۆشبی هیوای دەستخۆش مامۆستا زۆر سوپاس. کاک دکتۆر دەتەوێت دەست بە وەڵامدانەوە بکەین یانی تر وەگری؟ ناوەڵا ئەوەندە فەرموو لەبیرم نەچووە. بەڵێ فەرموو. پرسیاری ئەو برادرەکە ئایا هەر تێکچوونێک کە بۆ 3 ساڵی تەمەن و چۆن چارەسەر دەکرێت لە ڕاستیدا هەندێک بەڵێ هەندێک لە کێشەکان کێشە دەرونیەکان لەوانەیە لە تەمەنێکی بچووک ڕوو بدەن بەڵام بەدەگمەن با بڵین کەسایەتی منداڵ لە قۆناغی 3 ساڵی تەواو پێگەیشتووە و کامل بۆ کەسایەتیەکەی دەکرێت هەند چەند خاصێتێکی کەسایەتی هەبێت بۆ نمونە شەرمن بێت لە تەمەنی 3 ساڵیەوە بۆ نمونە بەڵام بەدەگمەن دەتوانین بڵین سترکتۆری کەسایەتی کەسەکەتەوە و پێگەیشتووە و تەواو بووە لەو تەمەنە ینی ئەوانەی کە باز لە گرنگی قۆناغی منداڵیش دەکەن پیان وایە لە تەمەنی 5 یان 6 ساڵی کەسایەتی جێگیر دەبی بەڵام ئەو لە 3 ساڵیەوە جێگیر نابێت بەڵام کاتێک کە کێشەیەک هەبێت لەو تەمەنی 3 ساڵی و لەگەڵ کەسەکەش بەردەوام بێت چۆن چارەسەر دەکرێت طبعاً چارەسەری ڕێگاکانی چارەسەری دەرونی بەتایبەتی ئەو کێشانێک کە پەیوەندیان بە با بڵین پرسانتی زۆدەر هەیە پێشێوی و تێکچوونی لایەنی کەسایەتی کۆمەڵێک ڕێگا چارەی دەرونی هەیە کە ماملە لەگەڵ کێشەکانی کەسایەتی دەکات یاخود نەخۆشیەکانی کەسایەتی دەکات و هەندێکیان تا ڕادەیەک سەرکەوتونە و هەندێکیشیان هەندێک شێوازی چارەسەرکردن لەگەڵ تێکچوونەکانی کەسایەتی زەحمەتترە وەک لە باڵێن کەسێک کە خەمۆک بێ یاخود کەسێکە فۆبیا و ترسیە هەبێت. بەڕێزی شترکە گۆڤار باسی فاکتەرەکان ئایا و فاکتەرانێکی 5 فاکتەرە دەگۆڕن بڵێ فاکتەرەکان گۆڕانکاریان بەسەردادێت لە چەند ڕوویەکەوە یان فاکتەرەکان هەر دەمێننەوە بەڵام دەکرێت کەسەکە نمرەی لە فاکتەرێک کەمتر بێت بۆ نمونە کەسەکە شەرمی زۆر بێت و بەڵام بە تێپەڕبوونی تەمەنی شەرمەکەی کەمتر بێتەوە بەڵام شەرمی هەر بۆ نمونە دەمێنێتەوە
لەبەرەوەی فاکتەرەکان باڵێن وەکومانە وەکو خۆیان دەمێنەوە بەڵام دەکرێت گۆڕانکاری ڕێژەی ڕوو بدات بەهۆی ڕووداوەکانی ژیان بەهۆی ئەزمون و گەشەکردنی کەسەکە و هەندێک جاریش بەهۆی ئەگەر کەسەکە بە پلان هەوڵ بدات چەند خاسیەتێک لە خۆی بگۆڕێت. بەڕێزێک باسی ئەوەی کرد بۆ ماوە یان ژینگە بە شێوازێکی گشتی ئەو توێژینەوەی کە باز لە سەرخاستەکانی کەسایەتەکان پێیان وایە کاریگەری ژینگە نزیکەی 140 تا 150 لە خاصیەتەکانی کەسایەتی وە لە هەندێک خاصیەت زیاتریشە دەگاتە 160 بەڵام عادەتەن لەوە زیاتر ڕەت نادات کاریگەری بۆ ماوە لەسەر خاصیەتەکانی کەسایەتی. تاوانەوەش بوارێکی ترە بەڕاستی من نەچوومە ناوی چونکەوە دەچینە سەر بواری بایۆلۆجی کە باس لە جینات و کاریگەری جیناتەکان دەکات. من قسەم لەسەر ئەو بابەتە نەکرد بەڵام بەڵێ جیناتەکان کاریگەریان هەیە بەڵام تەنیا کاریگەریان نییە واتە جینات و ژینگە کار لێک دەکەن کارلێکردنێکی دووسەرەیە واتە باگراوندی بۆ ماوەی کەسەکە وا دەکات کەسەکە ژینگەیەکی وا هەڵبژێرێت و بوونی کەسەکە لە ژینگەیەک وا دەکات بۆ نمونە هەندێک سفەتی بۆ ماوەی سەر هەڵدات یاخود سەر هەڵ نەدات چونکە لەمە دووە بێزگە لە بواری ژێنەتیک ئەپێژێنەتیک هەیە کە چۆن ژینگە کاریگەری لەسەر جین هەیە و لەبەرەوەیە بابەتەکان کارتێکردنێکی ئالۆزە لە نێوان یەکتر. چۆنیەتی ناسینی کەسایەتیمان چۆن دەبێت و چۆن کەسایەتیمان بەهێز بکەین. ناسینی کەسایەتی ئاسانە چونکە پێوەری کەسایەتی زۆرن یەک لەو پێوارانە ئەو 5 فاکتەرەیە کە باسم کرد کە دەزانی لەسەر کامە فاکتەر تۆ نمرەت بەرزە کامە نزمە بەڵام عادەتەن پێویستە کەسێکی کە با بڵێن شارەزایەکی لە بوارە هەبی بۆ ئەوی بۆ دەستی شامکات خاڵە لاوەزەکان چیەوە چۆن خاصیەتی مەبەسمان بەڕاستی کەسایەتی بەهێز ئەو کەسایەتیە زیاتر خاصیەتی با بڵێن دەتوانی خۆی بسەلمێنی نەک تەمان خۆی بسەپێنی بەڵام توانێت خۆی سەلماندنی هەیە ئەوەش جۆرێک نییە لە کەسایەتی واتە لەو بەلای کەمی لە 4 جۆر لە کەسایەتەکان لەوانەیە تەنیا لە جۆری ئەکستراڤێشن نەبێت کە ئەگەر کەسەکە نمرەی بەرز بێت ئەسێرتڤنس کە ئێمە عادەتەن پێی دەڵێن ئەوە بەهێزی کەسایەتی لەوەیە زیاترەوە پێچەوانەکەی کەمترە ئەگەرنا لەوانی تر دەکرێت کەسەکە کەسایەتەکەشی بەهێز بێت. کاک نەوزاد باسی کەم و کورتی جەستەیی کرد بەڵێ کەم و کورتی جەستەیی کاریگەری لەسەر کەسایەتی هەیە واروها یەک لە دەروونزانەکانی کە دوای فرۆید هات بەناو ئەلفرد ئادلەر هەر لەسەر ئەو چەمکە بەڕاستی دەستنیشانی کەسایەتی یاخود پێی وایە هەستکردن بە کەم و کوڕی خاڵێکی زۆر گرنگە لە دەستنیشانکردنی کەسایەتیمان و هەروەها پێی وایە کەسایەتی بریتیە لە ئەو هەوڵەی کەسەکە دەدات بۆ هەڵبژاردننی شێوازێکی ژیانی بۆ پڕکردنەوەی ئەو کەم و کورتیە بەڵام لای ئەدلەر کەم و کورتەکە تەنیا جەستەیی نییە لای ئەو هەموو کەسێک لە ئێمە جۆرێک لە کەم و کورتیمان هەیە دەکرێت جەستەیی بێت دەکرێت با بڵێن دەرونی و معنەوی بێت وە بەڕێزیان باسی کاریگەری پەروەردە و هەژاری کرد طبعا ئەوانە ئەکید کاریگەریان هەیە بەڵام کاریگەریەکی 100% نییە بەمانەی ئەوەی هەژاران هەمووی یەک خاصیەتی کەسایەتیان نییە کەسەکە دەکرێت دەکەسی هەژار بینی و دەکرێت دەکەسایەتی جیاوازیان هەبێت یعنی کەسێکیان هەژاروی بەڵام تەمبەڵا وتیان هەژارە بەڵام ئیشکەرە خۆشیان هەژارن باڵێن کەسێکیان هەژارە گۆشتەگیرە ئەوتریان هەژارە تێکەڵاوی خەڵکە لەبەرەوەیە وەکو فاکتەرێکی باڵێن یەکلاکەرەوە نییە بەڕێزیان باسی ڕۆڵی پەروەردەیان کرد ئەکید پەروەردە ڕۆڵێکی زۆر گرنگیە بە تایبەتی لە قۆناغی منداڵی پاش قۆناغی منداڵی کاریگەری پەروەردە کەمتر دەبێتەوە ژینگەی فراوانتر دێت ئەو پاشانیش مەسەلەی ئیش و پیشەی کەسەکە کاک ئەحمەد باسی جیاوازی لە نێوان خاصیەتی دەرونی و میکانیزمی دەرونی کرد کە لە پێناسەکە هاتیە مەبەسمان لە میکانیزمە دەرونیەکان زیاتر لایەنە معریفیەکانە کە واتە بۆ نمونە کەسەکە چۆن بیر دەکاتەوە چۆن بڕیار دەدات کە ئێمە عادەتەن میکانیزم لە سێ ڕەهەندی یاخود سێ پێکاتەی سەرەکی هەیە ئینپوتمان هەیە لەگەڵ پرۆسسینگ یاخود کۆمەڵێک ڕوول و ڕێساوی یاسامان هەیە بۆ شیکردنەوەی ئەو ئینپوتەکەوەری دەگرن و لە کۆتاییشدا ئاوتپوتێکمان هەیە لەبەرەوەی زیاتر پەیوەندی لە بواری خاصیەتەکانی بڕیاردان و بیرکردنەوەیە و بەڕێزیان باسی ستێت و ترێتی کرد کە
لانی پۆزیتیڤ و نێگەتیڤ لە ڕووی تەندروستی دەروونەوە تاوان هەر یەکەشیان دەکرێت نێگەتیڤ بێت دەکرێت پۆزیتیڤ بێت یعنی هەم ستێتەکە دەکرێت کەسەکە بەردەوام تووڕە نەبێت بەڵام لە ناکاو تووڕەبوونێکی وا تووڕە بێت یعنی کورتگوتنی دۆ شاوی تێکەڵاو کە هەروها لە ترێتیش دەکرێت کەسەکە کەسێکی ئارام بێت بە شێوازێکی گشتی یاخود کەسێکی بەردەوامیش تووڕە بێت بۆ نمونە لەبەرەوەی هەر یەک لەو خاصیتانە واتە حاڵەت بێت ستیت بێت یاخود ترێت بێت خاصیت بێت دەکرێت پۆزیتیڤ بێت دەکرێت نێگەتیڤ بێت منیش ئەگەر نمونەیەکم تەنیا با بڵێن بە نێگەتیڤ هێنابێتەوە مانای ئەوە نیە نێگەتیڤە ینی چونکە ستیت دەکرێت ینی بە هۆرد و ئاراستە دەکرێت بەڵام بەگشتی کاتێکە ترێت ناتەندروست دەبێت چارەسەرکردنی ماوەیەکی زیاتر و زیاتر دەوێت و قورسترە لەوەی کە حاڵەتێک بێت کە کەسەکە پێدا تێپەڕێت هەرچەندە ئەوەش پەیوەندی بەشێکی زۆر بە مەسەلەی سڤریتی و توندیەکەوە هەیە یعنی ئەگەر شتێک ترێت بێت بەڵام بۆ نمونە کەسەکە خاصیتێکی خەمباری هەبێ بەڵام خەمباریەکی سووک ئەوە جیاوازە لەوەی کەسەکە کە حاڵەتێکی خەمباری لە ناکاوی لە دەستدانی کەسێکی هەبێت کە ئەگەریەوەیە ئەوەیان باڵێن کاریگەری سەر کەسایەتی گۆڕینی کەسایەتی زیاتر دەبێت. دەستخۆش کاک دکتۆر زۆر سپاس هەندێک لەو پرسیارانەشت وەڵام داوە کە لە چاتەکە هاتوبوون کاک عابد باسی بڕیاردانی دەکردوتی کەمێک باسی بڕیاردان بکە لە ڕووی کەسایەتیەوە ئەیوب باپیر وەبزانم وەڵامی ئەوەشت داوە ئایا دەتوانین کەسایەتی خۆمان بگۆڕین و لە چ تەمەنێک گونجاوترە مامۆستا چرۆ کامل دەڵێ ئەویش وەبزانم گوتت لە دەروی باسەکەیە بەڵام پرسیارەکە هەر ئاراستە دەکەین تا چەند کەسایەتی پەیوەندی بە بنچینەی دروستبوونی مرۆڤەوەتە کرۆمۆسۆمەکان هەیە ئەگەر وا بێ دەتوانین لەو ڕێگەیەوە دیراسی کرۆمۆسۆمەکان بکەین هەتا کەسایەتی مرۆڤەکان بناسین بانیا دەڵێ چۆن وا بکەین کەسایەتیمان نەگۆڕێ لە کاتی ڕوبەڕووبوونەوەی بارودۆخی ناخۆش مامۆستا لەیلا بەرزنجیش دەڵێ چ بکەین هەتا قوتابی خاوەن کەسایەتی پێشکەش بە کۆمەلگا بکەین خاوەن کەسایەتی بەهێز ئایا مامۆستا دەتوانی کاریگەری لەسەر کەسایەتی قوتابی دروستکە یان بەبێ خێزان ناتوانێت ئەو کارە سەر بگرێت پەیامیش دەڵێ ئایا شۆکەکانی منداڵی کاریگەریان لەسەر کەسایەتی تاک هەیە ئەوانە بەسەری ئەو پرسیارە نەبوون لە چاتەکە هاتبوون بەڵام با مامۆستا کاروان کاکەمەت وەربگرین مامۆستا کاروان فەرموو زۆر سپاس کاک دکتۆرجان شەوتان باش زۆر سپاس بۆ مێگا زۆر سپاس کاک دکتۆر مێگا ماین پلەس ئەکادمی هەروە زۆر سپاس بۆ کاک دکتۆر ئازاد وەڵای زۆر سپاس وەڵای من دوو پرسیارمە یەکێکیان سەبارەت بە تێرمە زانستیەکان بۆ ترێتەکان ئێمە لە زمانی کوردیا ئێستا توێژینەوەکان بۆیە بە ئینگلیزی زۆربەی کات لەسەر پێرسۆناڵیتیە نووسرێت لەبەرەوەی تا ئێستا ترێتەکان کە ناویانە درێ وەکو سیفات ئەڵێن بۆ نمونە ئەگریەبڵنس ئۆپننس مانای ئەوەیە تقریباً وەکو سیفاتێک باسەکەین ناوێکی زانستیمان لە کوردیا بووینە بۆ بەداخەوە بۆیە ئەبینیت لە سلێمانی شتێکی پێوترە لە هەولێر شتێکی تری پێوترە بۆ نمونە جاری هەندێک وشەمانەیە کە ئەسپێکتێکی ترێتە بۆ نمونە سەرجنسی هەر وشەی کوردی چەنە بە دوایە گەڕی کە نایدۆزیتەوە ئەمە گرفتی یەکەممانە خۆزگا کاکدکتۆر و چەند بەڕێزێکتر ئەویان بۆ چارەسەرە کردین و پرسیاری دووەمم تایبەتە بە چارەسەرەکان بۆ نمونە یاخود پێش چارەسەرەکان چەنە پێرسۆناڵیتی ترێتەکان پریدکتن بۆ پێرسۆناڵیتی دیسئۆردەرەکان و مێنتاڵ دیسئۆردەرەکان ینی بۆ نمونە من ترێت یەکەمەیە چەنە ئەو ترێتە ئەبێ بە پێشبینیەک بۆەوەی کەوا من تووشی شڵەژانێکی کەسایەتی بم یا شڵەژانێکی دەرونی بم یعنی ڕێژەی پریدکتەکەی زۆر و کەم کامپریتیان زیاتر دارکەکانە یاخود ئەوەی ترە زۆر سپاس کاک دەستخۆش مامۆستا زۆر سپاس کە لەگەڵمان بووی سپاس بەشداریت ئیخلاس مستەفا مامۆستا ئیخلاس فەرموو سڵاو ئەو کاتتان باش باشتر زۆر سپاس فەرموو زۆر سپاس بۆ ئەم وێبینارە زۆر سەرنجڕاکێشە بەلامەوە پرسیارەکەم ئەوەیە لێرە باسی منداڵی کرا کە گرنگترین شتە لەم ژیانەدا چونکە ژیانی هەر کەسێکمان بەم قۆناغە دەست پێ دەکات و لە داهاتووش نەوە و ڕۆڵەکانمان پرسیارەکەم ئەوەیە ئێمە منداڵی ئەب نۆرمەڵمان هەیە هەیە ئێستا هەیە بینیومە کە
هیچ شتێک نازانێت پێویستە هەموو شتێک فێر بکرێت پێویستە فێری نان خواردن بکرێت فێری ڕنگ بکرێت فێری هەر شتێک پێویستە لە ژیان پێویستە ئەو فێر بکرێت ئەگەر ناخۆی ناتوانێت بیزانێت پرسیارەکەم ئەوەیە ئایا تا چەند گرنگە یعنی چۆن ئەم پێنج فاکتەرە لەسەر ئەم منداڵی ئەبنۆرمەڵە جێبەجێکن یان جێی بکەینەوە سەرڕای ئەو هەموو شتە پێویستانەی کە پێویستە لە ژیانی ئەو کەسە هەبێت لەگەڵ ئەو پێنج فاکتەرش کە گرنگێکی زۆرە بۆ ژیان. بەڵێ مامۆستا لا ئێمە دەنگ نەما مامۆستای خلاص ئەگەر قسەی کۆتایی بکەی بەڵێ فەرموو. ئەگە هەر بە کورتی پرسیارەکەم دووبارە دەکەمەوە چی پێویست چۆن بزانین یان چۆن بتوانین ئەو پێنج فاکتەرە لە ژیانی سەر منداڵی ئەچی ئەبنۆرماڵ بەڵێ دەست خۆش بێ. زۆر سپاس بەڕێزی. بەڕێزێک ناوی جیهازەکەی دەرچووە دعایە لە بۆ جیهازەکە بەڵام هەر دەیخوێنینەوە 14 پرۆ ماکس فەرموو ببوورە ناوی جیهازەکە دەرچووە. فەرموو مایکەکەت بکەوە فەرموو قسە بکە. فەرموو. السلام عليكم باشن. عليكم السلام. سپاس فەرموو. باش دكتور هیم دەوێت ئەحوالتکە. زۆر سپاس مەمنون. ئەم قوتابی خۆت بووم لە زانکۆی سڵاح الدین تارە نەشەت. سەرچاوە مامۆستا فەرموو. سپاس دەکەم دکتۆر پرسیارەکەم سەبارەت بە کەسایەتی کەسێک لە خێزانەکەی خۆم هەتا تەمەنی 60 ساڵ طبعەکی توندی ناخۆشی متعصب دوایی لە فوجئەتی گۆڕانێکی زۆری بەسەرداهات بووە کەسێکی کراوەی طبع خۆش ئایا ئەنگۆ تناو لەو گۆڕانەی دەڵێن مەسەلەن قەدرەن خۆی شیری خۆیشی مەسەلەن خۆی شیری هەتا پیری بەڵام ئەو گۆڕانە تی پێ دەڵێن. گەیشت دەست خۆش مامۆستارە زۆر سپاس. سەرچاو دکتۆر جان سپاس. کاک ڕزگار مامۆستا ڕزگارش بە وەرگرین ئەگەر ئەزیێت نییە ئەو دوای ئەوانەی تریش دەکەینەوە جبک. بەڵێ مامۆستا فەرموو. زۆر سپاس مامۆستا دەستێ دوا خۆش بن. دەنگێم تێتن؟ بەڵێ بەڵێ فەرموو. مامۆستا زیبادینی قسە ئاخەوم مامۆستا دەستپێکی دوو تێبێنیە ئەس حەز کەم هەندێک وێبینارێت وە بەهدێنی بن ئەنج هەندێک میهوانێت وە هیم بەهدێنی وێبینارێت داهاتی بلا بەهدێنی هەبن یا دوێژی بلا زۆربەی وێبینارێت وە گیرێدای کارتێ پەروەردە بن چونکە gelek pêdivî gorankariyê kartê perwerdeyên Herêma Kurdistanê bû hindê em bişên vî kartî bere pêş ve bibîn hindek pisyar ji min hene pisyara yekê erê dewlemendî û hejarî çend karîgeriyê ser guherîna kesiyatiyê dikir herçend de doktorî hindek amaje pêda beseker picek alî tafasîltir ser baxiftin dewlemendî çend diçe em bijîn kesiyatiya mirovî biguheritin. Pisyara duyê aya pilew paye çend karîgeriyê ser durêzbîna kesiyatiya mirovî dikirin eger mirovî pilew paye hebin kesiyatiya mirovî têt guherînê an jî xelkek çaveke mezintir sehet ket mirovî yanî karîgerî ser durêzbîna kesiyatiyê dikit yan hindek pilew paye hene kesiyatiyê durêst nakin. Pisyarê kadîtirê em çawa bişin cûrê kesiyatiya xwe biguherîn yanî her kesiyatiyek hebit zarok bit biçîk bit mezin bit kesiyatiyekê yê bijîn ne normal em çawa bişin vî kesî biguherîn çirêk hene an jî pisyarek dîtirê kesiyatî gorê temenî yanî jiyê mirovî çend karîgeriyê ser guherîna kesiyatiyê dikitin yanî borîna demî kesiyatiya mirovî têt guherîn yan jî hema sabit û cêgîr edmîntin wesa gel dest xweş bûye. زۆر سپاس مامۆستا ڕزگار پێشنیارێتە قبول کردن مشکلانینە انشاءالله لە داهاتوو قسەکەریشمان دەوێت بە زاراوەی بادینی لەسەر چا خۆش سپاس. کاک دکتۆر ئەگەر جەنابەت دەست پێ بکەی وەجبەی کەس پرسیارمایە بەڵام هەرەوەندە وەردەگرین ئەوانی کە دەستیان بەرز کردێتەوە فەرموو کاک. سپاس. سەبارەت بە پرسیاری مەسەلەی کرۆمۆسۆم و کەسایەتی کرۆمۆسۆمەکان ڕاستیدا
ساڵی کۆتایی نۆهەتەکان ئەو پرۆژەی جینۆم کرا بۆ دەستنیشانکردنی جینەکان یاخود هەر خاصێتێکی کەسایەتی بە جینەتەکان. کێشەمان زۆرە بەڕاستی. یەکەمین دەستنیشانکردنی یەک جینی دیاریکراوە بۆ خاصێتێک کێشەی تێدایە، چونکە زۆر زەحمەتە. جاری وا هەیە کۆمەڵە جینێک پەیوەندیان بە خاصێتێک هەیە و هەروەها خاصێتەکانیش لەگەڵ یەکتر پەیوەندیان بەیەکەوە هەیە. بێزگەلەوەی هەندێک فاکتەری ژینگەی کاریگەری لەسەر لایانی بۆ ماوەی جینات هەیە. هەر گوتم ئێستا بواری ئەپێجێنێتیکس کە زۆر بەهێزە وشکە نەک چۆن مرۆڤ خۆی دەتوانی کاریگەری لەسەر جیناتەکانی خۆی بکات، نەک تەنیا جیناتەکان کاریگەریان لەسەری هەبی. وش بوارێکی تازەیە. پرسیارشترەوەی کە چۆن کەسایەتیم نەگۆڕێ، بۆ کەسایەتی نەگۆڕێ، ینی خۆی گۆڕینی کەسایەتی و نەگۆڕینی پەیوەندی بەوەیە کە ئایا ئەگەر لە کەسایەتیەکە خەڵێکی لاواز هەبی بۆ نەگۆڕێت، ینی پێویستە لەو حاڵەتە بگۆڕێت. لەبەرەوەی بابەتەکە پەیوەندی بۆە نییە کە کەسەکە بگۆڕێیان نەگۆڕێ، بەڵکو بۆیە کە ئێمە ئەسڵەن دەمانوێت چی بگۆڕین. جا ئەگەر کەسایەتیەکە باش بێت، کەسایەتی باش خۆی توانای جێگیری هەیە، توانای ئەوەی هەیە کە بەرهەڵستی ئەو شتانە بکات کە هەوڵی گۆڕینی دەدەن. و ئەگەر کەسایەتیەکەش با بڵێن لاوازبی ئەوە بە ئاسانتر دەگۆڕێت. ئێمە دەزانین هەموو کەسایەتیەکان وەکو یەک نین، ینی هەندێک کەسایەتی هەیە کە تێکە ژینگەکەی دەگۆڕی بە ئاسانتر دەگۆڕێت. دەبینی کەسێکی مەسەلەن لە ژینگەیەکی کوردەواریە کۆمەڵی خاصێتی کەسایەتی هەیە، بەڵام کە دەستێتە ژینگەیەکی بۆ نمونە ئەوروپی کۆمەڵی خاصێتێکی جیاواز دەکات. خاصێتەکانی تر طبعا ئەو زۆرە کەسایەتیە لاوازترە، ینی یاخود بەمانایەکی تر با بڵێن توانای گۆڕینی زیاترە و کەمتر جێگیرە. ئایا مامۆستا پرسیارشترەوە بوو مامۆستا دەتوانێت کاریگەری هەبێت لەسەر کەسایەتی منداڵ؟ بەڵێ لە قۆناغی 6 تا و 12 ساڵی مامۆستایان کاریگەرێکی زۆر گرنگیان هەیە بە پۆزیتیڤ و بە نێگەتیڤ بە بیناکردن و بە ڕوخانی کەسایەتی خوێندکارەکانیان. بەڵام کاریگەری خێزان لە دایکبوون تاکو 6 ساڵە، بەڵام لە 6 ساڵ تاکو 12 ساڵ اینجا کاریگەری مامۆستا و قوتابخانە دێت. و پرسیارێکی تر دەربارەی زەبری قۆناغی منداڵی. بەڵێ ئەو زەبرەوی ئەو تراومایی کە منداڵ لە قۆناغی منداڵیەوە تووشی دەبێت نەک تەنیا کاریگەری لەسەر کەسایەتی دەبێت، بەڵکو کاریگەری لەسەر دەرونی بە شێوازێکی گشتی دەبێت. و ئێمە یان توێژینەوەکان ئاماژە بۆ دەکەن کە ئەو منداڵانەی تووشی تراوما زەبری دەرونی ئالۆز و یەک لە دوای یەک بوونە وەکو منداڵی ئاسایی ناتوانن گەشە بکەن، تاکو لە ڕووی گەشەکردنی مێشیشیان قەبارەی مێشتیان بچووکتر دەبێت بە بەراورد بە قەبارەی مێشی و منداڵانەی کە تووشی زەبری دەرونی نەبوونە لە قۆناغی منداڵی. بێزگەلەوەی ئەمە دەزانین منداڵ کۆمەڵی خاصێتی تری لەسەر لە ئەنجامی با بڵێن ئەو کاردانەوەی بۆ زەبرەکە دەکرێت تەواو کەسایەتەکەی بگۆڕێت. بۆ نمونە لە کەسێکی کراوە بێتە منداڵێکی شەرمەن، ببێتە منداڵێکی با بڵێن زۆر بترسێت، لە خەڵک دوورکەوێتەوە لە ئەنجامی تراومایەک. پرسیارشتر هەبوو ئەوەی کە دکتۆر کاروان کردی سەبارەت بە زاراوە زانستیەکان. من لە سەرەتا ئاماژەم بەڕاستی پێکرد کە گوتمان لە زمانی کوردی کێشەیەکمان هەیە بەداخەوە لای ئێمە ئەکادیمیای کوردی تا ئێستا ینی پرۆژەیەکی وای دەست پێ نەکردووە کە ئێمە چۆن بتوانین لە بواری دەروونزانی بە پێی زانیاری من ڕێککەوین لەسەر زاراوەکان. لەبەرەوەیە ئەو زاراوانێک کە ئێستا خەڵک بەڕاستی نووسەری کوردی لە بواری دەروونزانی هەر یەکەیان تا ڕادەیەک زاراوەی جیاواز بەکاردێنی لە ویتریان. بەشێکی پەیوەندی بۆیە کە باگراوندەکەی چیە؟ ئایا زیاتر شتی عەرەبی خوێنتەوە یاخود شتی فارسی خوێنتەوە یاخود شتی ئینگلیزی خوێنتەوە؟ چکە ئێستا تقریبا سەرچاوەکانی معلوماتی ئێمە لەو سێ ڕەهەندەیە، یاخود شتی فارسیە یاخود ئینگلیزیە یاخود عەرەبیە. بەڵام ئینگلیزیەکە ئەسڵە، ینی تاکو زۆربەی فارسیەکەش لە ئینگلیزیەکە وەرگیراوە، عەرەبیەکەش لە ئینگلیزیەکە وەرگیراوە. ینی خۆزگە شتێکی وا دەبوو کە ئێمە بتوانین قاموسێکی دەروونزانی یەکگیرمان هەبێت و ئەوە بکەین، ینی هەوڵی
ڕێکەوتن لەسەر بەکارهێنانی وشەکان ینی متەئەسە زارەوەمان هەیە من خۆم لە خۆم ینی وشەیەکی کوردیم بۆی نییە کە ئەوەی لەسەر بکەم بەڵام تەواو ئەوە کاک دکتۆر کاروان پرسیارشتریشی کرد کە چەند هەبوونی ئەو فاکتەرانە دەبێتە پێشبینی نەخۆشی دەرونی دەکات بەڵێ من نمونەیەکی شمهینە گوتم توێژینەوەکان دەڵێن ئەو کەسێک کە هاوسەنجی هەست و سۆزی لە قۆناغی منداڵیەوە زۆر کەم بێت ئەگەری توێژینەوەکان دەڵێن ئەگەری توشببوونی بە ئەڵودەبوون بە ئەلکوحول زۆر زۆر زیاتر بە بەراورد بۆ کەسانی کە بۆ نمونە لەو خاصیتە نمرەیان کەمترە. پرسیارشتریش کە باسی کەمە چۆن منداڵی ئەبنۆرمال فێر بکەین طبعا نازانم بزەبت بەرسی لە منداڵی ئەبنۆرمال چییە بەڵام بە شێوازێکی گشتی هەر منداڵێک چ نۆرمال بێت چ ئەبنۆرمال بی ئەوەیە منداڵ پێداویستی هەیە و بە ئەندازەی ئەوەی کە چەند مامۆستایان دەتوانن ئەو پێداویستیان دەرونی و باڵێن نادەرونیانەی منداڵ تێر بکەن دەتوانن خاصیەتی کەسایەتی دروست لای منداڵەکە دروست بکەن وە بە ئەندازەی کەم و کورتیان لە تێرکردنی ئەو پێداویستیە دەرونیانەی منداڵەکان کلێن و کێشە بۆ کەساتی منداڵەکان دروست دەکەن. پرسیارشتر لەسەرەوە بوو کە وەتێرەکەم گوتی خزمێکیان لە تەمەنی گەورە گۆڕانکاری ڕوویدایە ئەویان پێویستی بە دیراسە هەیە چونکە بە شێوازێکی گشتی لە تەمەنی گەورەی کەمتر گۆڕانکاری ڕوودەدات گۆڕانکاری لە نێوان هەرزەکاری و گەنجی ڕوودات بەڵام لە پاش تەمەنی 30 ساڵیەوە کەمتر گۆڕانکاری ڕوودات بەڵام ئەوە نییە واتە بە هیچ شێوەیە گۆڕانکاری ڕوونادات دەکرێت لە ئەنجامی تراومایەک لە ئەنجامی ڕووداوێک لە ئەنجامی لە دەستدانێک کەسێک با بڵین 180 لە بگۆڕێت هەندێک خاصیەتی کەسایەتی لە کەسێکی دڵخۆش و بەردەوام دەم بە پێکەنین کەسێکی زۆر زۆر ئازیسی خۆی لە دەستبات و بێتە کەسێکی بەردەوام غەمجین و ڕەشپۆش کەواتە دەکرێت لە هەر تەمەنێک گۆڕانکار ڕوو بدات بەڵام ئەگەر حاڵەتێک یاخود ڕووداوێکی وا ڕووی نەدابێت ئەو کاتی ئەو پێویستی بە دیراسە هەیە کە بۆچی ئەو ڕووداوە لەو تەمەنە ڕوویداوە. پرسیاری کۆتایی دەربارەی دەوڵەمەندی هەژاری بوو باسی ئەوم کرد کە بەڵێ دەوڵەمەندی و هەژاری کاریگەریان لەسەر کەسایەتی هەیە چۆن پلە و پایش هەروە پرسیاری کرد کاریگەری هەیە من نمونەی ئەوەشم هینا گوتم ئەو کەسانی کە پلەی لە ئیشێکدان پلە و پایان بەرزترە زیاتر متمانەیان بە خۆیان زیاتر دەوی بە بەراورد بەوەی کە بۆ نمونە ئیشی نەبێت یاخود لە ئیشێکی کەمتر بێت و باسی ئەو بابەتشی کرد پەیوەندی گۆڕینی کەسایەتی بەتەمەن بەڵێ ئێمە گوتمان هەندێک لە خاصیەتەکان ئەگەری ئەوەی هەیە بگۆڕێن گۆڕانکاریەکانیش یاخود لە ئەنجامی ڕووداوێکی گرنگە لە ژیانی کەسەکان یاخود لە ئەنجامی ئەوەیە کەسەکە لە ڕێگای چارەسەری دەرونیەوە بۆ نمونە کەسێکی عەسەبی و بەردەوام تووڕەیە زیادەسی پرۆگرامێک گۆردەگری لە ئەنگەر مانێجمنت پرۆگرامێکی چارەسەری دەرونی کەسێکی ئارامی لێ دەردەچێت کەواتە توانێت ئەوەیە ئەو خاصیەتە بگۆڕێت و گۆڕانکاریەکانی شەڕۆ گوتم لە تەمەنی زیاترن کە ڕوودەدات لە نێوان تەمەنی منداڵی و هەرزەکاریە بەڵام دوای تەمەنی ڕۆژد و پێگەیشتن کەمتر ڕوودەدات بۆ چۆنێتی گۆڕینی کەساییش من ئاماژەم پێکرد کە زیاتر لە ڕێگای چارەسەری دەرونی دەبێت پلان بۆ داڕێژرا و کە بزانین کامە ڕەهەند کامە خاصیەتی کەسایەتی پێویستی بە گۆڕان هەیە بۆ ئەوەی هیچ لەسەر گۆڕانکاریەکان بکرێن. دەستەکان خۆشکار دکتۆر وەڵامان دوومان کردی بەس 5-6 سوالمان دەستیان بەرز کردەوە ژوەرگرین بە گلەیمان لێ نەکرد دکتۆر بەس لەو پەندەی ئەو بەڕێزە گوتی خوی شیری هەتاپیری لەگەڵ کەسایەتیش دەگونجیان بەس بۆ خۆەکانە زیاتر وەڵا بۆ کەسایەتیش دەگونجێ کاک دکتۆر بەڵام مطلق نییە لە پیریش دەکرێت ینی گۆڕانکاری لە زۆر باشە. ئیمان محەممەد فەرموو هاوکارمان بن لە کات کە کاتمان زۆر تێپەڕی ئەگەر زۆر بە کورتی پرسیارەکانتان ئاراستە بکەن. ئیمان محەممەد فەرموو ئیمان محەممەد مایکەکەت بکەوە ئەجا قسە بکە فەرموو ئەمە ڕێگەمان دای مایکت بکەوە ئەو جارش ئیمان محەممەد فەرموو ئەو بۆ 3000 ئیمان خان ئیمان محەممەد حەقی سوتە نا دەگەڕێنەوە گەر هەر دەستی بەرزکرا بۆ جیهازێک ناوی دەرچۆ بەزنامەی نرد بوو وە بزانم جوانە خانە
جیازەکەی OPPOە جوانەخان فەرموو مەڕێگەتان دەین مایکەکەتان بکەنەوە سوود لەو دەرفەتە وەربگرن جوانە فەرموو دەچینە سێم ناو سیپەل مشیر فەرموو سڵاو لە جەنابێت فەرموو سپاس بۆ ئەم دەرفەتە قوتابی قوناغی سێی بەشی دەرونزانیم لە زانکۆی پرسیارەکەی من داڵبوونی حەز و ئارەزووی دایک و باوکە لەسەر ئەم منداڵە یاخود داڵبوونی حەز و ئارەزووی ئەتوانین بڵێن گەورەکان لەسەر مناڵ ئەوانەکەوە تەمەنیان 5 ساڵ 6 ساڵ 7 ساڵە ئەمە کاریگەریەکی ئەبێ لەسەر کەسایەتی کەسەکە لە داهاتوودا بۆ نمونە منداڵێک کە حەزی لە ڕەنگی شینە دایک و باوکی ئەچن جیلێکی ڕەنگی سەودی بۆ ئەکەن یاخود حەزی لە خواردنێک ئەوان ئەچن بۆ نمونە خواردنێکی تری بۆ هەڵەبژێرن ئەمانە کاریگەری ئەبێتن لەسەر ئەوەی لە دەستدانی کەسایەتی سروشتی کەسەکە و دروستبووی کەسایەتێکی دەستر لە داهاتوودا دەستت خۆش بێ زۆر سپاس بەڕێزانەکە پرسیارەکان ناوەکو سیپەلخان کورت و دایرێکت بن ڕاستەخۆ بن زۆر باشە سەرکۆ ئیسماعیل ئەوها نووسراوە سەرکۆ ئیسماعیل فەرموو شەوتان باش دەستخۆشی بۆ بەڕێستان و زۆر سپاس بۆ دکتۆر ئازاد ڕاستی من یەک پرسیارم هەیە سەبارەت بە ئەوەی کە دروستبوونی کەسایەتی مرۆڤ بەگشتی بۆ نمونە زیاتر پەیوەندیدارە بە جێنەتیکە نەک زۆرتر بەشێکی سەرەکی پەیوەندیدارە بە جێنێتیکە و دوای ئەوە حاڵەتی دەچێتە سەر پارێنتینگ و دوای ئەوە کە کەسایەتێک دروست دەبێت کە ئایا نزیکە لە دایک و باوکەوە یان لەو کەسانێکە بەخێویان کردووە دەچێتە قۆناغی گەنجێتی و ینی پێگەیشتیەوە لە دوای مڕاحەقی تێپەڕبوون لەو کاتەدا بوون نە کەسایەتێکی لێ دەدەچێت کەسێکی شەڕانگێزە یان تووڕەیە یان بە زۆرە لە زۆرەکان ینی وەک بڵێیت لە شەرمنە ینی کۆمەڵە کەس ئەو کۆمەڵێک خاصەتی هەیە یان کۆمەڵێک وەک بڵێ تڕیت ئەو کەسایەتی هەڵی گرتووە چۆن ئەو کەسە بزانێت کە ئەو کەسات ئەوەی کە هەیەی ڕاستەقینە ینی طبیعیە ئاساییە یان نائاساییە کە بۆی دروست بۆ بەهۆی پارێنتینگەوە لەوانێ ئەوەکە کاریگەری لەوانێ نەتوانرێت بگۆڕدرێت ئەو حاڵەتی جێنێتیکە بەڵام ئەوە دەتوانرێت ڕیپارێنتینگ لە من چەند کتێبێکم خوێندەوەەوە نازانم سەبارەت بە ڕیپارێنتینگ تا چەند ئەوە دەکرێت شتێکی وا ڕوو بدات و چارەسەرەکە دەبێت چارەسەرەکەی چۆنی دەست پێ بکات ئەو کەسە خۆش زۆر سپاس بەڕێزی نیان ئەیوب فەرموو شەو باش دەستەکانتان خۆش بۆ ڕێخستنی ئەم وێبینارە پڕگرنگە من قوتابی قۆناغی چوارەم بەش دەرونزانیم لە زانکۆی سۆران پرسیارەکەم ئەوەیە کەمێک پێش ئێستا ئاماژەتان بەوەدا کە جیاوازی تێ لە نێوان ئەو خەسڵەتەکانی کەسایەتی و جۆری کەسایەتی کە لە ڕێگەی بنە لە ڕێگەی تێستی کەسایەتیەوە دیاری ئەکرێت ئایا پەیوەندی نێوان خەسڵەتەکانی کەسایەتی و جۆری کەسایەتی چیانی کاتێک کە مرۆڤ ڕەفتارێک ئەنجام ئەدات ئێمە ئەتوانی دەستنیشانی بکەین ئاخۆ ئەو ڕەفتارە لە ژێر کاریگەری خەسڵەتەکانیەتی یان جۆری کەسایەتیەکەیەتی زۆر خۆش زۆر سپاس نیانخان دەست چاوت خۆش تریسکە زێرۆ فەرموو بەڵێ شەوتان باشتر سپاس من تریسکە زێرۆ قوتابی بەشی دەرونزانیم قۆناغی چوارەم زانکۆی سۆران زۆر سپاس بۆ دکتۆر کەوا کاتی خۆی بە ئێمەدا و زانیاری بە سوودی پێگەیاندین من یەک پرسیاری کورتم هەبوو ئایا ئەو تاقیکردنەوە بارودۆخ و هەڵوێستانی کەوا منداڵێک تیایدایە یان کاتێک منداڵەکە دەکەوێتە قۆناغی هەرزەکاریان بۆ نمونە قۆناغی هەرزەکاری ئایا کامە لەو بارودۆخ و هەڵوێست و تاقیکردنەوەنە زیاتر کاریگەریان لەسەر کەسایەتی تاکەکە دروست ئەبێ ینی وا لە تاکەکە دەکەن کەسایەتەکەی بەجێگیری بمێنێتەوە نازانم پرسیارەکەم دەست خۆش بێت سپاس جوانەخان فەرموو جوانە فەرموو مایکەکەت بکەوە سڵاو لە جەنابی شت فەرموو
سڵاو دکتۆر ئازاد من جوانم سایکۆسێراپیست بووم لە دەستگای ژان بۆ مافەکانی مرۆڤ خۆشحاڵ بووم سپاس دەکەم طبعاً بەداخەوە کە من ێستا سایکۆسێراپیستی ناکەم لەگەڵ مناڵی ئۆتیزم ڕاهێنەری ئەەکەم پرسیارێکم بەڵام پێشتر بە خانمێک پرسیارەکەی منی کردوتی کەسایەتی لەگەڵ مناڵی ئەبنۆرماڵ ئایا چۆن ئێستا من بۆ خۆمە پرسیارم هەندێک وەڵامی وەرگر نامێت دووبارەی بکەمەوە بەڵام لەگەڵ مناڵێکی ئۆتیزمە ئایا من هیچ هەوڵێک بەم کەسایەتی گۆڕم یاخۆت تەنیا ڕاهێنەری پێ بکەم بتەوە دەست خۆش زۆر سپاس پرسیارەکەت وازەحە ئاخر کەس ئیمانە ئەگەر بتوانین بەڕێزی سپاس بۆ ئێوە سپاس بۆ دکتۆر ئازاد سپاس جوانەخان ئیمان دەبی مایکەکە لای خۆت بکەوە مە ناتوانین بەس ئەمە ڕێگەت دەدەین بکەوە ئەگەر بتوانی بەس کلیک لەسەر مایکەکەت بکەیت دەتوانی ئێستا ئێمە ڕێگەمان پێدای چکە نامەشت ناردوە تایبەت ئیمان محەممەد وڵای ئیمان خان لای ئێمە کاگفر ئەگە نامەکەی بخوێنیەوە بزانین هەر ئەوەندە دەڵێ من ناتوان مایکەکە بکەمەوە ببورە ئەگەر پرسیارەکەت بنووسین بنێری هەتا لەبەر کاتەکە کاکتۆر ئازاد دەست پێ دەکات فەرموو کاکتۆر ئازاد دەست پێ بکات پرسیارتر ناتوانین وەگرن بە ڕێزان لەبەر کاتەکە بەڕاست سیپەڵخان باسی مەسلەی ئەوەیە کاتێکە دایک و باوک حەز و ئارەزوو ویستی خۆیان بەسەر منداڵەکان دەسەپێنن پەیوەندی دەبێت لەسەر منداڵەکە پەیوەندی دەبێت بەڵام پەیوەندیەکی ڕەهانیە بەشێکی یعنی وابەستەی نێوان منداڵ و دایک و باوک زۆر گرنگە ئەگەر وابەستەیەکی ئارام و بەهێز هەبێت لە نێوان منداڵ و دایک و باوک ئەگەری زۆری ئەوەیە منداڵەکان باڵێن حەز و ئارەزوو دایک و باوکە بکاتە بەشێک لە حەز و ئارەزووی خودی خۆی زۆر لە پێدەڵان ئالیەتی ئایدنتیفیکیشن یعنی ناسنامەی وان هەڵدەگرێت و دەبێتە بەشێک لە کەسایەتی وان بەڵام ئەگەر وابەستەیەکەی لەگەڵیان یاخو لەگەڵ یەکێکیان باش نەبێت لە حاڵەتێک کە ئەوان بیانەوێ شتێکی لەسەر با بڵین زاڵ بکەن بسەپێنن ئەگەری زۆری ئەوەی هەیە کاردانەوەیکی پێچوانەی هەبی یعنی کە ئەوان بیانەوێ خاصێتیشی لا دروستبی ئەو خاصێتێکی یعنی وا ناکات بەڵکو هەوڵی ئەوە دەدا کە خاصێتی پێچوانەی لێ دروستبی بەڵام بە شێوازێکی گشتی بڵێ پێدانی ئازادی بە منداڵ بەشێکی گرنگە لە دروستبوونی ناسنامە جێمس مارشایشێکە لەو کەسانێک کە ئیشی لەسەر گەشەکردنی ناسنامە کردویش لەسەر پیردۆزی ئەرەکەرەکسن کرد کاتی خۆی ومە بەسی لەوەی بوو کە منداڵ بە شێوازێکی گشتی پێویستە لەسەر دوو ڕەهەند ڕێگای پێ بدرێت یەکەمین ڕەهەندی ئەوەی کە خۆی بەدوای شت بگەڕێت شت بدۆستەوە و هەروەها ڕەهەندی دووەم کە پێی ناوی لێدەنێت ڕەهەندی پابەند بوون جا ئەو پێی وایە کە ناسنامەی باڵێن کەس لە ئەنجامی ئەوە دروست دەبێت کاتێک کە کەسەکە بە ئازادانە دەگەڕێ و هەروەها سەربەستانە پابەند دەبێت بەو شتێک کە هەڵی بژاردووە کاک سەرکۆ باسی مەسلەی بۆ ماوە و پەروەردەی کردو و چۆن بزانین چ خاصێتێکی کەسایەتی ئاساییە طبعا من باسی ئەو بابەتم کرد کە بۆ ماوە بەلای کەمی لە نێوان 140 تا 160 کاریگەری هەیە لەسەر خەستەکانی کەسایەتی و پروەردەش بە هەمان شێوە کاریگەری زۆری هەیە چۆن دەزانیت چ خاصێتێکی کەسایەتی دروستیان دروست نییە پەیوەندی بۆیە کە ئایا ئەو خاصیتی کەسایەت کێشەمان بۆ دروست دەکات یان نات ئایا دەوروبەر و کەسانی لێمان نزیکن گلەیی دەکەن لە بوونی ئەو خاصیتیان نە پێمان دەڵن بۆ نمونە تۆ کەسێکی زۆر عەسەبی تۆ قسە لەگەڵ ناکرێتەوە وای کاتێکە ئەو شتانەمان لە دەوروبەرەکەمان پێدەگات ئێمە یعنی وەکو ئاوێنەیە شتێکمان پێدەڵە دەربارەی کەساتی خۆمان کە شتێکی هەڵەیەک هەیە پێویستە ئیشی لەسەر بکەین پرسیارشتر پەیوەندی بە خەسڵەتی کەسایەتی و جۆری کەسایەتی هەیە خۆی لە ئێمە ئەگەر هەر لە چوارچەوەی 5 فاکتەر چوارچەوەی 5 فاکتەر ئیش لەسەر جۆری کەسایەتی ناکات بەڵکو ئیش لەسەر خەسڵەتەکان دەکات و گوتیشمان بۆ ئەوی شتێک خەسڵەت ببێتە خەسڵەت و ببێتە خاصێتێکی کەسایەتی پێویست دەکات کە تا ڕادەیەک لەگەر ئەو کەسە جێگیر بێت بە گۆڕانی کات و شوێن ئەو کاتی دەبێتە خەسڵەت بەڵام خۆی
5 فاکتەرەکە ئیش لەسەر جۆری کەسایەتی ناکەن کە ئەو کەسە جۆری کەسایەتیەکەی چییە. تریسکە خان باسی ئەو بابەتی کرد کە چ فاکتۆری کاریگەری هەیە لەسەر جێگیربوونی کەسایەتی. یەکەمین ئەوەیە کە ژینگە بە ئەندازەیەوەی کە ئەو ژینگەی کەسەکە تێیدا دەژی ژینگەیەکی جێگیر بێت خاصێتەکانی کەسایەتی کەسەکە جێگیر دەبێت و کەسێک کە لە ژینگەیەکی وابێت کە با بڵین پێشبینی نەکرێت و گۆڕانکاری لە ناکاوی بەسەردا بێت ئەگەری ئەوەیە کە خاصێتەکە جێگیر نەبێت و هەروەها خودی خاصیتەکانیش هەندێک خاصیت هەیە با بڵین کە خاصەتی گەورە طبعاً خاصەتی سەرچیمان هەیە کە خاصەتی بنەڕەتینەکەوانە ئەگەری کەمترەوەیە بگۆڕێن بەڵام هەندێک جار گۆڕانکاری لە خاصەتەکە ڕوونادات بەڵکو گۆڕانکاری لە دەربڕینی خاصەتەکە ڕوودەدات واتە بۆ نمونە کەسێک کە لە قۆناغی منداڵیەوە کەسێکی شەرمنە شێوازی شەرمنەکەی لەوەی دایە کە خۆی خەڵک دەپارێزی تێکەڵاوی خەڵک نابی بەڵام کاتێکە بۆ نمونە گەورە دەبێت کە ناچارە تێکەڵاوی خەڵک بێت تێکەڵاو دەبێت بەڵام شەرمنیەکەی لەگەڵ دەمێنێتەوە بەڵام خۆی وا پیشان دەدات شەرمنیەکە خۆی وا منەفێز دەکات لە بۆ نمونە دەست پێشخەری ناکە لە قسەکردن یاخود بێدەنگە لەگەڵ تێکەڵاو دەبی یاخود بە ئاسانی با بڵێن هەندێک زانیاری دەربارەی خۆی نادات کەسێکی تێکەڵاودەی بەڵام داخراوە کەواتە خودی خاصیتەکە هەرماوە لەگەڵی بەڵام شێوازی فۆرمی جیاوازی وەرگرت بە پێی گۆڕینی کاتەکە. جوانەخان باسی منداڵی ئۆتیزمی کرد چ بکرێت لەگەڵیان بەڕاستی منداڵی ئۆتیزم ئێمە دەزانی ئۆتیزم کێشەیەکی سەرەکی ئەوەیە گەشەنەکردنی کۆمیونیکیشنە کاتێکیش کە یعنی تاکو منداڵ توانای کۆمیونیکیشنی با بڵێن ناڵێن ئاسایی بێتەوە بەڵام بگاتە ئاستێک بە شێوازێک کە توانای فێربوونی هەبێت لە دەوروبەرەکەی ئەو کاتی دەتوانی وردە وردە خاصیەتی کەسایەتی خۆی دروست بکات. من بەڕاستی دەربارەی خاصیەتی کەسایەتی بەدایبەتی لای منداڵی ئۆتیزم شتێکم بەرچاو نەکەوتووە لەبەرەوەیە ناتوانم بڵێم کە چ پرۆگرامێکی تایبەت دەکرێت ئیش لەسەر باڵین پتەوکردنی یاخود دروستکردنی ئەگەر نەبوو بێت هەندێک خاصەتی کەساتی لەو منداڵی ئۆتیزم دەبێت چکە ئێمە دەزانین منداڵی ئۆتیزم ماملەکردن لەگەڵیان زۆر زەحمەتە چونکە ڕێسپۆنس و وەڵامدانەوەیان واروە ئاسی فێربوونیان هەرچەندە تەوان ڕێژەکە دەگۆڕێت لە ڕێژەی کەم بۆ ڕێژەی زۆر و خودی ئەو پرۆگرامانە بەڵام پێم وایە کاتێک ئەوان بتوانن منداڵی ئۆتیزم سوود لە پرۆگرامەکانی فێربوون و ڕاهێنانەکان وەربگرێت ئەگەر بتوانێت سوود وەربگرێت بە شێوازێکی ناڕاستە و خۆش سوود وەردەگرێت لە بیناکردنی خاصیتەکانی کەساتی خۆی لە شتانی کە یعنی لە ئەنجامی فێربوونی پرۆگرامەکەیە. دەستخۆش ئیمان ئەوەی کە مەجاری ڕێک نەدەکەوت ماکەکە بکاتەوە پرسیارەکەی نردووە دەڵێ ئەگەر کەسێک کەسایەتێک خاوەنی چەند بەڵام ئەگەر ئەو کەسایەتێت تووشی حاڵەتێکی دەرونی نەخۆشیێکی دەرونی بوو ئایا دوای چاکبوونەوەی ئەمەلی ئەوە هەیە بگەڕێتەوە هەمان ئەو کەسایەتی پێش شۆکەکە یان پێش نەخۆشیە دەرونیەکە لە ڕاستیەوە پشت بە خودی نەخۆشیەکەەوە دەبەستێت یعنی خودی نەخۆشیەکە چییە و بۆ ماوەی چەند کەسەکە تووشی نەخۆشی بووە و هەروەها ئەو ڕێگایش کە لەگەڵی بەکاردێنێ بۆ چارەسەر چەند دەتوانێت باڵێن لە ڕێگ و ڕیشەوە نەخۆشیەکە چارەسەر بکرێت چونکە هەندێک نەخۆشی هەیە زۆر توندن زۆر بە زەحمەت دەکرێت لە ڕێگ و ڕیشەوە چارەسەر بکرێن ینی کەسەکە وەکو کەسایەتی خۆی 100% هەر لێ نایێتەوە بەڵام بیرۆکەکە ئەوەیە کە چەند دەکرێت نیشانەکان ئەوەندە سوک بن کە کەسایەکە بتوانی بۆ نمونە تاڕادەیەک ژیانێکی ئاسایی پشت بەخۆی ببەستێت لەگەڵ خەڵک تێکەڵاو بێت نەبێتە مای زەرەر و زیان بۆ خەڵکو بۆ خۆی و ببێتە کەسێکی با بڵێن بەرهەمهێن لە کۆمەلگا ئەوەیان بەو سێ فاکتەرە ینی بەندەکە گوتم خودی نەخۆشیەکە چییە و چەند ماوەکەی چەندە لەگەڵی وە شێوازێک لەگەڵی ینی بۆ چارەسەرکردن لەگەڵی بەکاردێ لەبەرەوەی لەسەر و بابەتە ناکرێت ینی دەکرێت بۆ هەندێک کەس بڵێن بڵێ هەندێک دەکرێت بگەڕێتەوە سەر ئاستی کەساتی خۆی
ئەگەر نەخۆشیەکەی تون نەبێت بۆ نمونە تووشی خەمۆچیەک بۆ بەڵام کە چارەسەر وەدەگرێت دەگرێتەوە سەر ئاستی خۆی بەڵام کەسێک کە تووشی شیزۆفرینیا بوو بێت بۆ نمونە بۆ ماوەی 5-6 ساڵێک زۆر زەحمەتە کە بگەڕێتەوە سەر کەسایەتی خۆی پێش توش بوونی بۆی هەرچەندە سەر هەڵدانی لە قۆناغی هەرزەکاریەوە ینی بە دیار دەکەوێت بەڵام هەروە گوتم ینی شێوازی چارەسەری و خودی نەخۆشیەکە و ماوەی نەخۆشیەکە سێ فاکتەری گرنگن لەوەی کە ئایا کەسەکە دەگەڕێتەوە سەر کەسایەتی خۆی پێش نەخۆشیەکەیان دەست خۆش بکاتەوە وڵای دوو پرسیار ماوە دەچم عاجزمان کرد باوە دوو دقیقە ئەوانیش وەڵام بدەینەوە دکتۆر مەولود پرسیارێکی کردیە زوو ناردیتە من نەمدیتە ئایا تا چەند مافی تاک و مافی مرۆڤ کاریگەری هەیە لەسەر گۆڕینی تایپەکان تایپی کەسایەتیەکان لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر ئەوە پرسیارێکە پرسیاری ئاخیریش هیچتر وەرناگرین کە عەبدوڕەحمان محسین ئایا ئاین و دینداری فاکتەر نییە بۆی کەسایەتی جێگیر بمێنێتەوە فەرموو جەناب کۆتایی بەڵێ سپاس بۆ کاک دکتۆر مەولود لە ڕاستیدا مافی تاک و مافی مرۆڤ بەڵێ ینی ئێمە کاتێکە باس لە گەشە و گەشەی کەسایەتی مرۆڤ دەکەین ئێمە دەزانین مرۆڤ لە بۆشاییەوە گەشە ناکات بەڵکو لە سیاقێکە لە دەوروبەر و بارودۆخێکە و بە ئەندازەی ئەوەی کە ئەو ژینگەی ئەو بارودۆخێ مافەکانی کەسەکانی تێدا بەرجەستە کرابێت تەوان لە هەموو ڕۆکە نەک تەنیا مافە سیاسەکان ئێمە گرنگی بە مافە دەرونیەکان دەدەین واتەکە وەکو کەسێکی ئاسایی مافی ئەوەی هەبی کە گەشە بکات و داهاتوی خۆی دیاری بکات و توانەکانی خۆی بەڵێ بە ئەندازەی ئەو فەرەهەمبوونی ئەو مافە بنەڕەتیانە بۆ کەسەکە چاوەڕوانی ئەوە دەکرێت کە کەسایەتیەکی با بڵێن بەرهەمهێن و باشی لێ دروست بێت بۆ پێچوانەی ئەوەش ڕاستە ینی لەو بارودۆخانەی کە مافی کەسەکانە وەکو تاک وەکو مرۆڤ مافەکانی پێشێل کراون کەسایەتیەکانیش بە شێوازێکی ئاسایی گەشە ناکات چونکە ژینگەیەکی ناتەندروستە بۆ گەشەکردنی کەسایەتی کاک عەبدوڕەحمان کە باسی ئاینداری کرد چەند کاریگەری هەیە لە ڕاستیدا ئاینداری فاکتەرێکی گرنگە من لەبیرم چوو باسی ئەوەی بکەم کە هەندێک لە دەروونزانانی وەتی دەگەم ڕووسی پێیان وابوو ئەمە فاکتەرێکی تر زیاد بکەین بۆ ئەو 5 فاکتەر بکەین 6 فاکتەرێک لەو فاکتەرانە کە پەیوەندی بەلانی ڕۆحی و ئاینداریەوە هەیە من مەزال نەبوو باسی ئەو بابەتەکەم تەوان خەڵکی تر هەیە فاکتەری تریان دواتر بۆ زیادکردی یاخود داوایان کردی زیاد بکرێت کە یەک لەوانە فاکتەری ئۆنستی و هیومەلیتیە ڕازگۆیی و خاچی بوون وەکو فاکتەرێکی تر شەشەم بۆ ئەو فاکتەران بارحاڵ ئاینداری فاکتەرێکی گرنگە بەڵام ئاینداری فۆرم و شێوازی جیاواز وەردەگری من تقریبا دوو کتێب لەسەر ئەو بابەتە هەیە کەشیان سەر سایکۆلۆجیا ئاینداری ئەوتریان سەر ئاین و دەروونساغی کاریگەری هەیە بەڵام پەیوەندی بۆیە کە جۆری ئاینداریەکە چۆنە چونکە دەکرێت کەسێکی ئایندار ببینین زۆر متعەسیب بوتونڕەوە بی هەروە کەسێکی ئاینداریش ببینین کە زۆر کەسێکی ئەوە بێت کەسێکی لەسەر خۆ بێت و نەرمونیان بێت لەبەرەوەیە ناتوانین شتێک بڵین دەربارەی ئاینداری بە شێوازێکی دەبی قسە لەسەر جۆری ئاینداریەکە بکەین اینجا باسی لەسەر کاریگەریەکی دەستەکانت خۆش کاک دکتۆر زۆر سپاس وەڵاهی لاکمان کردی بەس ماشەڵڵا تێر نابین لە قسەکان و لە زانیاریەکانت زانیارێک و با بڵێن بابەتێکی پڕ باکو دەڵ دەسم یعنی پڕ زانیاری و زۆریش بەسوود بۆ هەموو کەسێک ئینشاڵڵا تەندروست و تەمەندرێژ دەکات بۆ خزمەتی زیاتر دەرفەتێکی خۆش بۆ هەم لە نزیکەوە جەناب ببین هەم بە تەڵەبەکانیشت شاد بکەینەوە لەگەڵ ئەوانەی کە لە مێژە ڕەنگە نەهەنبینیبی بەڕێزان بە ناوی ستافی ئەکادیمیای مێگامایند پڵەس زۆر سپاس بۆ بەڕێز پرۆفسۆری یاردەدەر دکتۆر ئازاد عەلی ئیسماعیل لە زانکۆی کۆیە بۆ ئەو بابەتە گرنگەی کە پێشکەشی کردن لەسەر 5 فاکتەری کەسایەتی بوو دەزانین بابەتەکە زیاتر هەڵدەگرێت بەڵام ئەوە دوو کاتژمێری تەواوە لەسەر ئەو بابەتە گفتوگۆ و مناقشە دەکرێت ئینشاڵڵا لە نزیکترین دەرفەتیش هەم لینکی ئەو تۆمارە بە تەواوی بە تۆمارکراوی بۆ ئەوانەی کە بەشێکیان لەدەست هەمیش بۆ ئەوانەی کە دەزانن قوتابین یان
توێژەرن دەتوانن سود لەو بابەتەوەگرن بینێرن ئەگەر کاکتۆر ئازاد بە ڕەزامەندی خۆی سلایدەکانیشمان بۆ بنێرێ زایدەن ناونیشانی توێژینەوەکان و ئەگەر بەرجی کتێبەکانیشی هەبێ ئامزانی کتێبەکانی لەچێ دەست دەکەوێت ئەمە لەگەڵ لینکەکە بڵاوی دەکەینەوە. بەناوی ئەکادمیاوە دووبارە زۆر سپاس بۆ کاتت، زۆر سپاس بۆ زانیاریەکانت، هیوادارین هەر تەندروست و تەمەندرێژ بێ. سپاس بۆ بەشداربوانیش کە بە پرسیار و سەرنجەکانیان بەڕاستی بابەتەکان دەوڵەمەندتر کرد. ئەوانش دوو کاتژمێرە لەگەڵمان کە ئەوەش پەرۆشی ئەوان نیشان دەدا هەرێکە بەپێی کاری خۆی هەیە، مامۆستایە، دایکە، باوکە، خوشکە، برایە، یان قوتابیە، هەمویان پەرۆشی زانست و زانیارین کە ئەوەش لەو سەردەمەدا جێگەی خۆشحاڵیە بەڕاستی. دووبارە زۆر سپاس کاکتۆرەگە و تێچ کۆتاییت مابێ ئەگە ناکۆتایی سپاسان دەکەم، سپاس و بەڕێزان دەکەم کە 2 سعاتیان لە کاتی خۆیان تەرخان کرد و هیوادارم کاتەکە بە فیڕۆ نەچووبی. سپاسان دەکەم. لا بەدڵنیایی و زۆر بەسوود بوو. بەڕێزان زۆر زۆر سپاس لەگەڵمان بن لە هەفتەکانی تریش بابەتی بەپێز و کەسایەتی هەم زیرەک و جوانمان ئامادە کردووە بۆی سوودمەند بین لە بەهرەکانیان. شەوێکی شاد بۆ هەموو لایەک و ئاگاداری خۆتان بخواتان لەگەڵ. خواحافظ.